سڵاوی خواتان لەوێ بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویست لە هەر شوێنێکەوە بینەرمانن لە ڕۆژێکی نوێ و لە پەیامی ڕۆژەوە بە کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێەوە گەڕاوینەتەوە لاتان ئەمڕۆ پێشکەشتانی دەکەین. خۆشۆنیا بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویست لە هەر جێگەیەگەن هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین هیواخوازین کە ئەمڕۆژ بە دڵ و دەروونێکی ئارامەوە گوێویستی تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان بۆی کە سوودمە من لە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان ئازان لەو تەوەرانی کە ئەمڕۆ پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە تەوریەکەین بەرنامەکەماندا باز لە چۆنیەتی دوورکەوتنەوە لە توندوتیژی دەکەین زانین توندوتیژی چییە کە ئەم کارە نامرۆڤایەتیە زۆرجار سەر هەڵدەدا لە نێوان تاکەکانی کۆمەڵگادەوە زیانەکانی چین و هەروەها توندوتیژی تا چەند دەبێتە هۆی پەرتەوازەبوون و دوورکەوتنەوەی تاکانی کۆمەڵگاوە چی بکرێت کە ئەم جۆرە نەخۆشیە دەرونیە کۆتایی پێ بهێنێت ئەو کەسانەشی کە لە ناخیاندا هەیە زۆرجار بە کۆمەڵی هۆکار بە کۆمەڵی بابەت ئەو جۆرە کردار و ڕفتارە نێڵ لە تەوری دومی بەرنامەکەشماندا باز لەو دەکەین کە لەمە لەم ڕۆژانی بەدوا لە هاویدا قوتابیان دەکەونە پشووی هاوینەوە بزانین پشوو خۆی لە چی دەبینێتەوە قوتابیان لەگەڵەوەی کە ناتوان بخوێن یاخود لە قوتابخانەکانین بەڵام تا چەند گرنگە دانەبڕێن لە خول و لە خوێندنەوە و لە بابەتی فێرکاری ئێمە لەو تۆرێماندا باز لەو دەکەین کە لایەنە باشەکانی ئەو خولانە چین کە پێشکەش بە قوتابیان دەکرێت و پێویستە قوتابی بەشداری لە چ جۆرە خولێکدا بکات کە بتوانێت توانە و زانستی خۆی زیاتر بکات. تەوەری سێممان تایبەتە بە ئیسلام و پاراستنی بەها جوانەکانی کۆمەڵگا بێگومان کۆمەڵک بەهای جوان هەن کە ئیسلام زۆر گرنگی پێداوە و پێویست دەکات لە کۆمەلگای ڕنگدانەوەی هەبێ و چۆن بتوانین کار بکەین لەسەر پەرەپێدان بم بەها باڵایانە لەناو کۆمەلگادا کە تا ڕادەیەک دەبینین کەم دەبێتەوە ئایا ڕێزگرتن و کۆمەڵک بابەتی گرنگ هەن تاوتوی دەکەین کە چۆن بتوانین ئەم بەها باڵانە بکەینە پێوەرێک لە کۆمەلگایەوە ڕنگ بداتەوە و بتوانین پەرەی پێبین. ئێستاش دەچینە لای گۆڕانکاریەکانی کەشوهەوە و دواتر لەگەڵتان بەردەوام دەبین. دووبارە سڵاوتان لێبێ ئەزیزان لە تەوەری یەکەمدا باز لە دوورکەوتنەوە دەکەین لە توندوتیژی بێگومان توندوتیژی دیاردێکی جیهانی و تایبەت نییە بە هیچ شوێنێک و لە هیچ کات و لە هیچ جێگایەک تایبەت نییە بەڵکو ئەمە لە هەموو جیهاندا ڕوو دەدات و لێکەوتەیەکی زۆری هەیە و کۆمەڵێک هۆکار هەن ئەمڕۆ دەمانەوێت جەختخێنە سەر ئەوەی کە ئایا توندوتیژی چییە و سیفەتی ئەو کەسانە چیە کە توندوتیژن و لێکەوتەکانی و چۆن بتوانین چارەسەر بکەین یاخود بتوانین خۆمانی لێ بە دوور بکەین بۆ ئەوەی
کە زیانمان پێنەگەێنێت یاخود ئەم دیاردێنە بێتە هۆکارێک کە تیامانە ڕنگ باتەوە و کاریگەری هەبێ لەسەر ئێمە بۆیە تاوتوی ئەم بابەتە دەکەین و گفتگۆ دەکەین لەگەڵ دکتۆرێک کە ئەویش دکتۆر جعفەر عومەرە پزیشکی پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان کاک دکتۆر بەخێر بێت خۆشحاڵ بووین بابا دەبوونێ با سەرەتا بزانین توندوتیژی چییە؟ بڵێ لە ڕاستیە توندوتیژیێکێکە لە دیاردە هەرە بەربڵاوەکان لەسەر ئاسی تاک و یەکێکە لە کێشە گەورەکانی کۆمەڵگای مرۆڤایەتی بە درێژایی بوونی مرۆڤ لەسەر زەویەکێک لە کێشە گەورەکانمان توندوتیژی و ئەنجامدانی توندوتیژیتر بە هەموو جۆرەکانی وە لێکەوتەکانیەوە توندوتیژی بریتیە لە هێرشکردنە سەر تایبەتمەندی کەسێکی تر هێرشکردنە سەر تایبەتمەندی کەسێکی تر تێکشکانی ئەو تایبەتمەندیە جاوە تایبەتمەندیە لەوانەیە کەس دەرونی بێ بۆ کەسێتی شخصیەتی بێ لەوانەیە لاشە و جستی بێ لەوانەیە خانەوادە و خێزان بێ لەوانەیەشێک لە هەبووەکانی بێ کەلوپەرە ئامێرە هەر شتێکی هەیە تۆر کاتێک شتێک کەسێکی تر بەبێ ڕەزامەندی خۆی وە شێوازێکی تند هێرشت کردە سەر و ئەو پێی ناخۆش بۆ ناڕەحەتیەک بۆ دەرونی کەسەکە یا بۆ جستەی ئەو توندوتیژیە خۆی بەگشتی توندوتیژی سێ جۆری سەرەکی هەیە بەس دکتۆر ئەوە بزانین ئایا سیفەتێکی خۆڕسکە یان بەدەست هاتووە و ژینگە دروستی دەکات و ژینگەی مرۆڤ تیا دەژی سیفەتێکی نائاساییە لە مرۆڤ شتێکی ئاسایی نیە یعنی یەکێک نەدە تایبەتمەندی ئاساییەکانی مرۆڤ واتە پێوی لەدایک نابێت نەخێر بە هەرگیز پێوی لەدایک نابێت یەکێکە لە تێڕوای ناڵەکانی کۆمەڵگا تووڕەیی هەموو مرۆڤێک هەیەی تووڕەیی توندوتیژی جیاوازیان زۆر هەیە توندوتیژی جیاواز لە تووڕەی هەمومان هەمانە مرۆڤ کە لەدایکە بێ چۆن هەڵچوون و هەستی دڵخۆشی پێکەنین بێزاری سەرسامبوونی هەیە بە هەمان شێوە هەڵچوون و عاتیف و هەستی تووڕەیشی هەیە بەس تووڕەی جیاوازە لە توندوتیژی کردەوەکە ئەنجامە دەی وەگوتم بیانەوەتانە شتێک لە ناوە بەشتێکی کەسێکی تر بەڵام تووڕەی نەخێر شتێکە لە ناختە زۆربەی کات دەتوانانی بکەیتە پاڵنەرێک بۆی داهاتێتی پێگەشتکەی و یەکێک لە دەرئەنجامە نەرێنیەکانی تووڕەی توندوتیژیە نەک هەموو کاتێک تووڕەی بێتە توندوتیژی توندوتیژی جاریوە توندوتیژی دەرونیە بۆ بە قسە کەسێکشکەینتوانێ متوانە بە خۆبوونی لاوازەکەی کەمی ئەەکەیتوانێ بە کەسێکی نزمتر لەوانێتە سەیریەکە یاوە خودوشێکی ناشنی بەرامبەر بەکارێن جاروە ئەڵەن جێگەی قسەیەک زۆر لە جێی فیشەکێک قسەی کورددا قسەی جێگەی قسە جێگەی خشم شێر چاکە بێتەوە بەزی قسە چاک نابێتەوە ڕێک وایە 100% وایە ئەمە بەڕاستی ئەمەشیان مەسەرن دەرونی پێڵێمە بریتە لە توندوتیژی دەرونی کە زۆر بەربڵاوە و ئێمە نەکەستی پێ ناکەن پێمە نواشێکی زۆر ئاسایی بەتایبەت لە قۆناغی مناڵی کە بەرامبەر مناڵەکانەوە بەکاری هێنین دووەم جۆری توندوتیژی سێکسیە کە ئەوە وازەح و ئەزانی چۆن چۆنیش جۆرە کە کەسەکە لە ڕۆ دەرونیەکە یان لە ڕۆ جەستەیەکی لە ڕووی سێکسی و خراپ بەکارهێنێت توندوتیژی بەرامبەر بەکارێ سێم جۆری توندوتیژی جەستەییە کە ئەمان زۆر بەرچاومانەوەی کە بەرجەستی هەمومانە بینین هەستی پێکە نەزانم مەتونتیژی بەرامبەر کەسێکراوە بێ بۆ نمونە لە بچووکە لەمە لێکەوتەکەی و ڕوونە بەرچاوە لەوانە کەسەکە لە ئەنجامی توندوتیژەکە بمرێ لەوانە کەسەکە ئەنجامی توندوتیژەکە کەمەندان بێ کەسەکە لە ئەنجامی توندوتیژەکە برینداریی بۆ دروستە بێ یعنی شتێکی پێوە دیارە چاوی ئاوساوە لایەکی بووە دەستێکی شکاوە یا مەسەلەن برینێکی پێوەیە بەس توندوتیژە دەرونیەکە لە ناوە برینەکە لە ناخایە چون توندوتیژە سێکسەکە زۆرجار ئەشارێتەوانێ لەبەر زیاتر توندوتیژی ئەمەکان توندوتیژەکە جستەی جستەی بەشێکی هەرەکەمیەتی ئۆپی داتاکانیش بێ زۆرین توندوتیژی دەرونیە بۆ چووکە ئاسانە هیچ پێ ناچێت زۆر سەهلە و ناشزانین ئەنجامی دەین پاشان توندوتیژی جستەی پاشان توندوتیژی سێکسی بەڵام ئێمە وەگوتم یەکسەر بۆ توندوتیژی جستەی ئەچین جستەی بەرچاو و ڕوونە و وازەحە زۆر باشە کاک دکتۆر سیفەتەکانی کەسی توندوتیژ کامانن و ئەگەر جیاوازیەکیشی بکەین لەگەڵ کەسێک کە تووڕەیە زۆر جار کە کەسێک تووڕە بە دەنگ بەرزەکاتەوە هەر بە توندوتیژی وەری بگرین بڵێ خۆی تووڕەیی وەکو خۆی ئەگەر تووڕەیی دەرئەنجامەکەی دروستکردنمانی بەدیهێنانی ئامانجەکە و گەیشتن بێ بە ئامانجی خودی کەسەکە کە ئەوێت و پڕکردنەوەی بۆشاییەک بێ کە بۆی دروست بووە بۆ نمونە دایکێکە لە مناڵەکەی تووڕەیە کاتێکم تووڕەبوونی خۆی وا لە یەکە بزانە خەڵەتی مناڵەکەی چ بوون درۆوەکە بۆ نمونە شتێگەشکێنە وا بکە مناڵی ینی ئەوە تووڕەکەی دەبەکە مناڵەکەی بگۆڕێ بۆی کارەکەی باشتر ئەنجامە جارێکی شت نشکێنێ درۆنەکە ئەمە پێڵێن تووڕێیشی ئاسایی جا چۆن دەریە بڕێ ئەبێت دەرببڕێ بەڵام ڕێگەی تایبەتی هەیە جا بە قسەکردنە بە نووسینە بە ئامۆژگاریە بە مەسەرەن سزادانی مناڵەکەی لەسەر بنەمایشی ورد نەک لەسەر تێ هەڵدان و لێدان و ئازێدانەکە ئەمە پێڵێن تووڕێیەکی ئاسایی بەڵام توندوتیژی چییە توندوتیژی کردەوەکە ئەنجامەدرێ ڕفتارەکە ئەنجامەدرێ بە بێبوونی هۆکارێکی دیاریکرا و ڕوون و وازەح واتە هەڵچوونێکە کردەوەیەکە کە ئەو شتێک کە بۆی ئەنجام بۆی ئەکرێ
پێویستی پێی نییە زۆر جار لە من ئەم تۆڕابی بە ئەندێک کەسێ مەسەکڵی تۆڕابی هەڵە بەڵە بەشتی ناحەق تۆڕابێت تەقانەوەم کەسە بەش ناحەق تۆڕابێ ئەمە ئاساییە بەس نا ئەڵێ نەخێر من حەد لە خۆمەوە عەسەبیم لە خۆمەوە پەلامارە دەم شەقەوە شێنم لە خەڵکە دەم بەبێ سەبەب بەبێ هیچ شتێک ینی ئەمە هۆکاری نییە توندتیژی زۆر جار هۆکاری نیە میان هۆکارێکی زۆر بچوشی هەیە زۆر کەمی هەیە بێتە نەخۆشی کە ئەوایە بە خۆی بەشێک لە توندتیژی بەشێکی نەخۆشی هەندێک نەخۆشی دروستیە کە هەندێک گروپی نەخۆشیمان هەیە نەخۆشی دەرونی یا جەستەیی مەرجنی هەر دەرونی بێناوچ نەخۆشیەکە جەستەیی بێ وا لە مرۆڤەکە توانای بەرگەگرتنی کەمتر بێ کەسە پەلامار بە عەزەتی کەسێ بە یا جنێو بدا یا هەڵچوونەکە یەکسەر دەرببڕێ بەڵێ هەندێک جارە گونجێ نەخۆشی بێ بەڵام بەگشتی تایبەت بەشێکە لە کەسێتی مرۆڤ لە مناڵی و بارە هێندە لەسەری فێرە بێ و بێتە ڕەنجامی لێکەوتەکەی توندتیژی ئەگەر کاتی بێ ئەگەر مرۆڤەکە کەمترین کات لە ساتێک لە کاتێکە بە هۆکارێکی زۆر تند کە هۆکاری هەبوو ینی بۆ نمونە کەسەکە خۆشی دەستدرێژی کراوەتە سەر یا توندتیژی بەرامبەرکیان هێنراوە ئەنجامی بدە ئەمە بەنا ئاساییدا نادرێن هەموو کاتێک توندتیژی مانایەوە نێ خراپە تۆ کەسێک کوردی خۆڵ ئەگە شەڕێخی گرتینێکی خواوەگرێ یعنی ئەمە تا ڕادێک ڕاستە تۆ کەسێک زیانە پێ بگەین ینی پەلامار دووە بتکوژێ ئەزیێتت با تۆ لەم کاتە مەجبوری توندتیژ بیان مەجبوری ڕەت بیت ئەمە ڕەتدانەوەیە ئەمە توندتیژی هەژمار ناکرێت توندتیژیەوەیە کە کەسێکی کات بەڵام جاری وایە مەبەستەکەی مەبەستی کوشتن نییە تەنها بەستەکەی ئازاردانە بەڵام لەوانەیە کوشتنی لێ بکەوێتەوە باشە ئەو پاڵنەرانە چین کە تاکێکی توندوتیژمان بۆ بەرهەم ئەهێنێەوە دەکات کایتر ئەم کەسە ببێتە کەسایەتێکی توندوتیژ و ئەم سیفەتەی تیاە بێ خۆی توندتیژی زۆر هۆکاری هەیە بەڕاستی و گرنگیشە بەڕاستی هۆکارەکانی بزانین چونکە سەرچاوەیەکی گرنگە بۆی بتوانین لەناو کۆمەڵگایە کەمی کەینەوە هەر کاتێک بە هۆکارەکانیمان کەم کردو توندتیژی خودی خۆی کەم بێت هۆکاری یەکەم و سەرەکی بۆ توندتیژی مرۆڤ بریتیە لە فێربوون ینی بنەمای سەرەکی توانین بڵین بەهێزترین هۆکار بۆی کە مرۆڤ توندتیژە فێرە بێ ینی چۆن مرۆڤ فێرە بێت کە بەڕێگایە بڕوە هەڵسوکەوت کە چۆن فێرە بێت و ڕێەکانی دەبێت چۆن تۆ فێرە بێت چارەسەری کێشەکانی ژیانیکە بە هەماشەوە فێرە بێت کە توندتیژ بێ چۆنی فێرە بێت توندتیژە یەکەم مەسەلەن دایک و باوکی بینێ باوکی کاتێکە لە دایکی تووڕێت و ڕێک تووڕا بێت توندتیژانە مامەڵاکە جا توندتیژەکە هەر جۆرێکیان بێت بەرامبەر بۆ کەسێ بەرامبەر ئەنجامێدا کاتە دایکی بینێت توندتیژەکەی بینە بەرامبەر بە خودی کەسەکە خۆی مناڵەکە بە توندتیژی ئەنجامیەدا دواتریش ڕاستایە کات بەڵێ ئێمە ئیبینین ئەمە هەمووی بینین مەجبورین داهاتووە دواتر هەمە ڕفتار دووبارەکەین و بۆچی چونکە ئێمە عەقڵمان فێرە بێ تێگەین کاتێکە ئەو مەبەستەی دایکم یا باوکم یا و کەسی نزیکم یا و خەڵکە ویستی بەدەستی بێن بە توندتیژی بەدەستێنان کەواتە منیش دەتوانم هەماشت بکەم وردە لە مناڵۆ گەورابی کە توندتیژیەکە لە ڕێگا سەرەکیەکانی بەدەستێنانی ئامانجەکانت ئەمە هۆکاری یەکەم و سەرشیانە لە ڕووی فێربوونەوە هۆکارێکی دووەم بریتە لە فێربوون بە بینین لە ڕووی میدیاوە بەڕاستی تەکنەلۆژیان لە ڕابردوو بیردۆزەکە بۆ پێوا بوو کە ئەگەر مرۆڤ ڕووداوی توندتیژی و شەڕەنگێز شەڕئامێز ببینێ ئەبێتە هۆکارێکی زۆر باش بۆی کە لە داهاتووە خاڵی بێتەوە توندتیژی ئەنجام نەدا نەخێر ئێستا توێژینەوەکان ئەمەژە بەوەکەن کە نەخێرن بیردۆزە تەواو هەڵەیە هەتا زیاتر توندتیژی ببینی زیاتر توندتیژتر ئەبی زیاتر لە داهاتوە هەمان ڕفتار هەمە هەڵسوکەوت دووبارە ئەکەیتەوە ئەمە فێربوونە بەڕاستی ئەمە لە مناڵی و ئەمە مرۆڤی لەسەر بارە هێندرێ مرۆڤ وردە بەم شێوازە گەورە ئەکرێ پاشان ئەچینە سەر هۆکارە کللتوریەکان و هۆکارە کۆمەڵایەتەکان کۆمەڵ هۆکارمانەیە کللتوری کۆمەڵایەتیە بۆ نمونە مەسەلەن زاڵکردنی ڕەگەزێک بەسەر ڕەگەزێکی تراکە لە کۆمەلگای کوردیا باوە مەسەلەن نێر بەسەر میا زاڵ بێت و مناڵێکی بچووکە بەسەر خوشکە گەورەکەیە یا جارێم کوڕێکی بچووکە بەسەر دایکێکە باوشان نەماوە لە ژیانە حەزەکە دەسەڵاتدارە بۆ ئەم سڵاتی خۆی بە توندتیژانە ئەنجامەدا و بەرهێنانی کۆمەلگاکەی ئێمەوە تەشجیعکردن لەسەر توندتیژیان جاری وایڵێ پیاوە ئازایە بەغیرەتە نەخێرەوە غەڵەتە کوڕەکەی تو ئازانیە کچەکەی تو ئازانێ بەڵێ ئەو دەستخۆشیکردنەوە بەشێکە لە پاداشکردنی کەسەکەەوە دووبارە ئەم کەس ئەمانشتی کللتوری کۆمەڵایەتی لە کۆمەلگای ئەمە بەم شێوە تەشجیعی خەڵکەکەین لە کۆمەلگای تا شێوازی تری هەیە و بابەتی تری هەیە هۆکاری ترمان هەیە ینی بەڕاستی هۆکارێکی تر نەبوونی سزای بۆ کەسی توندتیژی کەمی لاوازی سزاکانە جا سزاکە خێزانی بێ کۆمەڵایەتی بێ یان یاسایی حکومی بێ زۆر جاری سزایەکی تونمان نییە بۆ ئەو کەسانە کەسێکە بین چەند کەسمان بینیوە سە خەڵکی کوشتووە چیەکانی یەکدانە نادوان ناسییانە چیەکانی بەڕایەوە لە ژیانە سوورەت وەکو منوت و ئاسایی کەسێک نییە بتوانێت ئەم کەسە بێت سزایشی بۆ بنێرێ یا ئایا کەسێک کە توندتیژی خێزانی ئەنجامەدا یا توندتیژی بەرامبەر کەسێک ئەنجامەدا چی بەرامبەرەکرێ ئیشارینەوە خۆمان خانەوادەی شارتە بۆی کەس نەیزانێ کەس کەشف نەبێ بۆی حامان نەچێ ینی بچووکە بەڕاستیش سیستەمی بەڕێوەبردننی توندتیژیش خەڵەتە زۆر جار کەسەکە چێتە ئەو دەستگایانی کە تابن بە توندتیژی بەرامبەر بۆ کەسانە
کێشەی کەسەکەت لە جاتیەوەی کە چارەسەر بێتە دەهێندا زۆر زیادە بێت لە ڕووی ئەوەی کە کەسەکە تەواو فێری کۆمەڵ ڕەفتاری هەڵاکەن کەسەکەوالیەکەن کە لە خێزانەکەی دابڕێ مامەڵەیەکی تو لەگەڵ خێزانەکە کە ئەمە هەڵەیەکە بێ هەڵشوازێکی دروست چارەسەر کرێ ئەمانە هەر هەمویان هۆکارن پاشان باری دەرونی کەسەکانیش ڕۆڵی گەورەی هەیە ینی کەسێک لەوانەیە مثلا فشاری دەرونی لەسەر بێ کێشەیەکی خێزانی هەبێ کێشێکی کۆمەڵایەتی هەبێ نەتوانە چارەسەری کە ئازار و ناڕەحەتیەکی هەبێ یاوە گوتم نەخۆشیەشی هەبێ بۆ نمونە زۆر جار خێزان کۆمەلگای نازانین لە هۆکارەکانی توندوتیژی و مرۆڤ کە تووڕ توندوتیژی ئەنجامەدا بریتە لە بوونی نەخۆشی غوددا پەریز هۆرمۆنی پەریزادی کە زیادە دەدرێت یعنی هەر نازانێت زۆر کەسیان لە خۆم و هەڵاچم توو ڕابم شتەشکێنم هیچیش نییە بینی فەحسی غودەی بۆکەی غودەکەی زۆر زیاد ئەگونجێ هۆکاری تەندروستی هەبێ بەڵێ کەسەکە نەخۆش بێ نتوانێت یا لەوانەیە کەسەکە هەستن نەخۆشیێکی دەرونی هەبێ جا مناڵ بێ نەخۆشیێکی ڕەفتاری هەیە لەوانەیە گەورە بێ نەخۆشیێکی دەرونی تری هەبێ ئەمانە کەم ناڵن هەمووی بەڵام بەشێکیان لەوانە کە تاوانەکەن کە توندوتیژن ئەگونجێت نەخۆشی دەرونیان هەبێ یا نەخۆشی جستەی بۆی هەموو ئەمانە بەگشتی ینی هۆکارەکان هۆکاری کۆمەڵایەتی هۆکاری پەروەردەی هۆکاری ژینگەی هۆکاری کەسیانی ژینگەش بۆی هەیە پرسیاری ئەو کەم بی ئەو کەشوهەوا کاریگەری هەیە زۆر جا باز لەو دەگێت کە ناوچەیە کە گەرم بێ گەرمیان بێ زیاتر تووڕۆن زیاتر توندتیژیان تێدا بەدی دەکرێت لەوانێت کە ساردن ئەمە کەشوهەوا ینی ژینگە جوگرافی کەشوهەوایی تاک وەکو چۆن بتوان کللتور و ڕۆڵی هەیە بە هەماشەوە ڕۆڵی هەیە تەوا ڕۆڵیە بێ ئەو گەرمیە کاریگەی لەسەر دەروون و هزری ئینسان دروستەکە توانێت بەرگەگرتنی کەمترە بێتەوە باکسی شۆ ساردی وا لە ئینسانەکە هێورتر بێ ئارامتر بێ لەسەر خۆتر بێ وەک لەوەی کە تووڕە ببێ زۆر باشە لە کەوتەکانی چینین زۆر جار ئەڵێن قیچێک ئەگەر کەسێت توندوتیژ بێەوە بۆ خۆیەتی و زیان لاوچێ بە خەڵک نەگەێنێ ئەمە لاوچێ لە ڕوویەکی کەسیەوە بێ بەڵام ئەگەر بین لە سەررجەم بابەتەکە سێرکەین دەبینین لێکەوتێکی زۆر لە کۆمەلگایە دروست دەکات ئەم بابەتانە خۆی توندوتیژی خراپەی زۆری هەیە یەکەم ئەگە توندوتیژی بە دەرونی هەموو جۆرەکان حساب بکەین تاکێکی دەستەمە و لاواز لە کۆمەلگای بنیادەنێ کە لە ژێر دەستی کەسی توندوتیژایە یعنی ئەوانتر بەردەوام کەسانێکی لاواز و سائیفە بن کەسەکان کە لە کۆمەلگای هەن کەسێکی بێهێزە بێ ئێمە بۆچی ینی سەرنجمە لە کۆمەلگای کوردی زۆربەی کۆمەلگای کوردی بەشێکی زۆری کەسانێکی کۆمەلگایکی ناچالاک و زائیفین لە بەرامبەر قسەکردن بەوانی ترە ناتوانین دەربڕینمان زۆر لاوازە بۆچی یەکێک لە هۆکارە سەرنجەکانی توندوتیژی گەورەکانە بە مناڵی بەسەر ئێمە ینی وەچێ لە کۆتار خراپەکان و هەرە توند و درێژخایانەکانی شێتی بەڕاستی چونکە تەمەنی مرۆڤ تاواکو تەمەنی 6 ساڵ 8 ساڵ تا پەلان تاواکو تەمەنی 8 ساڵ تەمەنی بنیادنانی مرۆڤە بەڵام ئێمە لەو تەمەنە بەردەوام سەرکوتەکەین توندوتیژیمان بەرامبەر بەکارێ ئەوە لە هەرمە ترسیداترین و خراپترینیانە خوێندکارێکی زانکۆ بێنە بڕوا بکە توانای دەربڕینی ئەوەی نییە کە قسەکانی خۆی بکات یعنی ئەو نەوا پەروەردەکراوین بەڵێ ئەو بەشێکی توندوتیژی و توندوتیژی گوتم دەرونی بێ شکێنراوەتەوە تۆ هیچ نیدانی شەبەکەڵک نابێ قسەکەی تۆی ئەوە نیت تۆ چی لە خۆتۆ قساکەی یە قسەی کردۆ بزلەیەکی لە درراوی طبعاً ئەمە مرۆڤێک وا دروستەکە مرۆڤێکی دەستەمۆیە زائیفە بڕۆ سەیری کللتوری وڵاتێکی تەنیشتی خۆم وڵاتێکی نزیکی خۆمان بکەن ئێران سەیری تورکیاکەن یا کەسێتی وڵاتی ئەوان چۆنیە ئێران زۆر جیاوازتر دەتوانێت دەربڕین قسەکردن گفتوگویان جیاوازە چونکە لەوێ کللتوری توندوتیژی زۆر لاوازە لە چاو ئەوی ئێمە هەمان ئەمەشەوەی پەیوەندی بە سیستەمی حکومڕانی و بنیادنانی مرۆڤ و لەم کۆمەلگایانە هەیە لە ماوەی 100 ساڵی ڕابردووە پاشان من لە کەوتار خراپەکەیەتی کەمە زۆر جار هەست پێنەکراوە ئازانیم نا طبعاً ئەم ئێستا دەست کە گەورە بوو مرۆڤەکە گەشەی کرد ئەنجاڵە من کاکانە پێ باسیەکەن هەمویان باسیەکەن کە من بەس بەلێدان بە عەزێدان بەشکاندنەوە ڕۆژێک نەبوو لە خێزانە ڕێز و تایبەتمەندیم هەبێ کراوە ئەمە دووەم مەسەلەن کوشتن یەکێک لە ڕێکەوتارە سەرنجەکانێتی یانە خەڵک بەهۆی ئەمەوە ژیانی لەدەست با بەڕاستی مەرج نە ژیان لەدەستدانەکە ئیلا کەسەکە بەدەستی خۆی بکە لەوانەیە کەسەکە خۆی وا لە خۆی بکات چونکە ئەوەندەی فشار لەسەر ئەوەندە بێ تااقەتە کرێ کەسەکە خۆی لەژێرەوە دەست ئەو فشارای خۆی بکوژێ یا خود کوشتن ئەنجام با کەسەکە تەسەوەر بکەن زۆر جار سزای دەرونی بۆتە مردنی کەسەکە ینی کەسێکیان سجن کردو بۆی کە بڵێن حەبسی کە بۆی کە ئەم کەسە عاقڵ بێ دوای کاتچن سێرەکەن کەسەکە لە دەخەفەتیان خۆی ژیان لەدەستەوە خۆی کوشتووە بەڕاستی چەند کەسێ لەوان چەند ڕۆژ جنکراویان لە برسان مردبێ یعنی ئەمانە هەموو دیاردن ڕووەدا ئەگونجێەوە بە جگەلەوەی کە مرۆڤ بەدەستی خۆی لەوان لە کاتی توندوتیژەکە کەسێک بکوژێ بیا مەسەلەن بۆ شاردنەوەی توندوتیژەکەی پەنابەرێتە بەرەوەی کە کەسێک لە ناو بەرێت پاشان کەمەندانبوونی مرۆڤەکان ینی مرۆڤ جارێ بۆ ئێمانەوە کەمەندامە بێت کە من دەمانێت بەشێکی جەستی لە دەست با بۆ نمونەکە توندوتیژە نازانە ڕەفتار ئەنجامە چاوی کەسێک شوێرەکە
لەوانە دەستی قاچی کەسێک بشکێنە کە دوای چاکبوونەوەی ئاسان نەبێ یا لەوانەیە مەسەلەن بە هۆکارە دەرونیەکەی کەسەکە تووشی نەخۆشی دەرونی بکەن تووشی کە ئابە بێ خۆ خەمۆکی شکل هۆکارەکانی دەکارکەوتنی مرۆڤ لە ژیانە لە ئێستاە بەهۆی ئەوانەوە توندژی بەرامبەر کراوە نا لەوانە مناڵێکی لە دەستکی دایکیاتی لە بارچی یا مناڵەکە بەنەکامی لە دایک بێ کاتێم توتیژی مەزیتم دەرجستاوی دەرونیش بێ هەر بە قسەوەنی ناڕەحەتەکە مناڵ لەسکی دایکیا بچووکە بێتەوە کە شتێکە پێڵەن گەشە ناکە بەشێک لە هۆکارەکانی سایکۆلۆژی دەرونیە یا مناڵەکی زووتر لە دایک بێ لە بارچی پێش وەختە لە دایک بێ یعنی ئەمان هەموو لێکەوتوی توندوتیژانن کە لەسەر تاک دەرەنجامیش لەوانە تووشی نەخۆشی جستەیی بێ لەوان تووشی نەخۆشی دەرونی بێ لەوان تووشی گرفتێکی تر بێت لە ژیانێکە کەسەکە بەردەوام لەگەڵ یامێنێتەوە ناتوانێت لە ژێری دەچێت لەبەر لێکەوتەکانی هەمە چەشنە بەپی جۆری توندوتیژیەکان جۆرەکانی نیشانەکانیان لێکەوتەکانیشی جیاوازی هەیە کاک دوتۆیەکێکی دیکە لەو هۆکارانە من پێم وایە لاانی لە زانستی بەشدا باس کرابێت هۆکاری ئابووری لاوازی ئابووری یاخود کەمی ئابووری هۆکارێکی دیکە بێت بۆ سەرڵدانی توندوتیژی بەرامبەر یەکتری یاخود کەسێکە کە پیچپارێکی پێنی یاخود با بڵێن پەنادەباتە بەروی بە توندوتیژی بڕەپارێکی دەست بکە یان بە شێواز لە شێوازەکان بە زمانی نوێ خەڵک بڵێن دزی دەکات و لەوانێت کەسێک بژۆ لەم نێوەندەدا واتە ئابووری لە وڵاتدا تا چەند کاریگەری دەبێت لەسەرەوەی کە توندوتیژی زیاتر ببێت لە نێو تاکانی کۆمەڵ هەندێک تایبەتمەندی خێزانی کەسی هەیە کە ئەوانە کاریگەریان هەیە مەسەرەن هەژاری شکل لە هۆکارەکان کەسێک نەبوو بێ بۆی کە بتوانێت ئامانجێکی خۆی بەدەست بێنە پەنابەرە بۆ توندوتیژی ئەمە بەشێکی کەمی لەو کەسانە ئەنجامێت بەڵام ئەمانەش هەر پەیوەندیان هەیە بە هۆکارەکانی پێشوو فێر بووە بەم ڕێگایە بتوانێت داهاتی خۆی بەدەست بێنێ گەرنا کەسی هەژار کەسی کەسانی شەرەفمەندن کەمتر پەنابە بەس لە مناڵی وا فێرکراوە بەمە بەدەست بێنێ مانە هەژارەکە نەبوونی نییە هۆکاری ترمان هەیە لە ڕێگە زیینێ زیاتر توندوتیژی ئەنجامەدا وەک لە ڕێگە زیمێ نەخوێنەواری ینی ئاست نەخوێنە بمانەوە نا شەهاد و بڕوانامەی هەبێ ئەم سۆجا نەخوێنەوە بڕوان نەخێن نەخوێنە بمانەی هۆشیاری تاک لە کۆمەڵگایە تێگەتوانێت تێگەیشتنی هەتا توانێت تێگەیشتنی کەسەکە لاواز بێت توندوتیژی زیاتر ئەنجامەدا ئەم کەسە لە کۆمەڵگایە هەندێک هۆکاری ترمان هەیە کە من ئاماژە پێنەدا بەڵام وروژاند یەکێک لە هۆکارەکە هۆکارە ئایدۆلۆژی ئاینیەکانە ینی ئاین بۆ خۆی چ لەکارەکان بۆ خدۆر توندیش بێ لە کاتێککە ئاین بۆ هێورکردنەوەی مرۆڤە بۆی مرۆڤ ئارام بێ لەسەر خۆ بێ ئەو هەموو فەرموودە و ئاەتە هەیە تا کەسی تاوانێک کە توندیژی ئەنجامەدا چیە چی کەچی بەڵێ شێوازی باسکردن قسەکردنی پیاوی ئاین لەسەر تەلەڤیزیۆنەوە توندوتیژیە کە خۆوازانی کە کەسێکی بەرامبەری بە کافرە زانێ کەسێکە جنێوەدا بە کەسێکی تر کەسێکی کە مەیخۆرە مەسەلەن بە هەموو شتێکی ناشنی ئەمە توندوتیژی نیە یانێمە چی پێوترێ ئەمە توندوتیژیە یا کەسێکە هانەدا دوایی ئەمە شەر فێرمانەکە من توندوتیژ بین وا بکە نەزانین توانێت دەربڕینمان لاواز بێ لەوانەیە مەسەلەن کەسێک قسەیەکی ناشرین بە ئاینێڵێ ئێمە بە شێوازێک ڕەتفعلێکی خراپ ڕدەدەینەوە یا خود بکوی کە بینیمان لە ڕابردووە مرۆڤی تاکی توندوتیژ بە هۆکاری ئاینی مەسەلەن خەڵکە کوژە و تاوانەکە بە ناوی دینەوە ئیکە هۆکاری ئایدۆلۆژی زۆر زۆرە بۆ تۆ ئێستا لە کۆمەڵگە هەموو کۆمەڵگەک منەی تا بنەکەم بە کوردەوە لە هەموو دنیای هۆکاری ئایدۆلۆژی هۆکار سەرچەکان اختیال و کوشتن بە هۆکاری چیەوەیە توندوتیژی بە هۆکاری سیاسیەوەیە بە هۆکاری ئایدۆلۆژیەوە یعنی من لەگەڵ باوەڕی توانیم من پێم ینی شتەکە تەنان لە ڕابردووە گەیشتووە ئاستێک هەر کەسێک بۆ نمونە لە دەسەڵاتی سیستەمی سۆڤێت لە ڕابردووە کەسێک باوەڕی بەوەنە بۆیە کە سیستەمی کۆمۆنیستی سیستەمێکی دروستە بۆ کۆمەلگایان تۆ تووشی نەخۆشی نەفسی بوویتە یعنی گەیشتووە توندیژی وا ئەگەیەندرێت بەپی کۆمەلگاکانە گۆڕێ لە ئێمەش وایە یعنی جاری وا توندیژ بەرامبەرەکە لەبەر تۆ لەگەڵ ئاراستە سیاسیەکەی ئەوانی لەگەڵ تێڕوانین ئایدۆلۆژیەکەی ئەوانی مەسەلەن بێبەشەکرێ لەو پێداویستانێکی توندیژی دەرونی بەشێکی پێبەشکردنە بۆ نمونە کەسێکە کە لەگەڵ حیزبی دەسەڵاتدارانە بێبەشەکرێ لە داهات و موچە بێبەشەکرد لە کۆڵە کۆمەڵک خاڵکە پێویستی پێێتی وەکو کەسە موچەی نییە کەسێکش کە لەگەڵەوانە دنیا موچێکی باشی هەیە چەند موچەیەکی هەیە ئەمە بۆ خۆی توندوتیژیان تۆ چی لێ بکەوێتەوە زۆر جار من لە کاتی ڕێپیاوانەکانە باسییانەکرد دکتۆرەوە باشە بەڕای ئێوە لە ڕووی دەرونیەوە دروستە خەڵگە سەرجادە و ئاوا هاوارەکە وتم کاکە تۆ نەفەسێکە نەدەی هەناسەیە نەدا مرۆڤە ینی چی بکەنێ و هەناسەدانە هێندە بچووکە کردنە سنوورداری یەکەی مەجبورە بێتە دەرەوە هەناسەیەکی خۆی بە بۆیە ئەم جاری وا هەیە جاری وایە بورنیان هێندێک شتێ جارە لە مرۆڤەگەر هەندە تاوان نەکە هەر کەسیشی بێنرخە وات لێ ئەوە بچووک دەکاتەوە مەجبورە کەسەکە ڕەتفعلێکی خراپی هەبێ بۆ بەرامبەر کە ئەمانە هەمویان پەیوەندیانەیە بە فشارەکان وەگوتم ئایدۆلۆژیا ئاین بمانە بەمانە خراپەکەی کە بەکارهێنرێ ئەمانەش هەمویان هۆکارن بۆ مرۆڤێت توندوتیژ دەمێزم لە بابەتی ئایندا زۆر جار نانێ نازان بڵێم توندوتیژی یا چی زۆر جار شتێکەیە کە بە توندیژی پەسەندە یاخود دەکرێت بڵێن شێوازە لە توندیژی هەیە پەسەند بێ بۆ نمونە ئێمە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا سوکایەتیکردن بە پیرۆزیەکانمان بۆ سوکایەتیکردن بە خۆی باڵا دەستمان لە ئێمە ناپەسەندەوە نابێت ئەمە زۆرجار لە فەرموودە پێغەمبەری ئازمان صلی الله علیه و سلم دەفەرمێت کە بە کردار و بەدەست
ینی نێڵن کە ئەو کارە ئەنجامدات و سوکایەتی بکات بە خوا و پیرۆزەکانمان ئەمە دەچێتە قاڵبی تونتیژە زۆر جار ئەوانەی کە لە جی ئاینن ئەمە بەکاردێنن بۆ بابەتی ئەوەی کە ئاین تونتیژی تێدایە دەست خۆش بێ خۆی لە ڕاستیە پێچوانەکەی دروستترە چەنەگە و بابەتانەمان هەیە لەسەر و لایەنانە سەدان هەزارانمان هەیە لەسەر بەعکسەوە کە تونتیژی نەبێ من کتێبێکم انشاءڵڵا چاپە بێ لەدا هاتووە لەسەر دەرەندروستی لە ئیسلامە بەشێکی گەورم داناوە بۆ چۆن تووڕێی کۆنتڕۆڵەکەی بە ئیسلام کە ئەوەی لە ئیسلامە هەیە علمیش هەمان بابەتمان پێڵێ بە زمانێکی تر پێمانەڵێ ئەی باشە بۆ ئێمە نەیەنە سەرەوەی کە کاتێ مەسەلەن لە ئیسلامە ئەڵێ تۆ نابجنێو بە خواکانیان بێ لەبەر لەوانێ ئەوانش تۆڕە بجنێو بە خواکانی تۆ بن ئەی باشە خۆمە هەر بڵ جنێو مەدانی خۆ دوخەرەوە ئەی باشە بۆچی منێنی سەرەوەی کە پیاوێک لەناو مزگەوتی پەیامبەرە بە پێوە داهانیشێت و تەواڵێ دەکا پەیامبەر لە جاتوی تووڕە بێت ئەزیێت بەرەوە شوێنەکەی پاکەن و پێ بڵێن کەوانەکە ئەی باشە جا بۆ ئێستا لە ئێستاە لە کۆمەلگاکانی ئەمە کەسێک لە مزگەوت شتێکی وا بکە چی ئەکەین بڕایەوە مناڵە دەنگزەکاتۆ لێدرێ بیزم کاتە ها نەخێر تیڕوانەکەمان هەڵێ سەبارەت بش بوو بۆ فرمودێش کە باس لەوەکە ئەگەر کەسێک مەسەلەن خرهەڵەیەکت بینی بەدەست باشان بە زمان پاشان بەدڵ پێ ناخۆش بێکە کەەوە شتێکی جیاوازە من باس کردو لە لۆ کتێبە باسم لەوە کردو مەسەلەن من کەسێکم بەڕێوە بەرم لە ناو دامەزگراوەیەکە لەم بە قوتابخانەیەەکە هەڵەیەک ناهێڵم گەندەڵی بناڵم دزیبنان خەڵکە بەدەست ئەمە دەستەکە دەسەڵاتە مانە لیدی بکەیتە گیانی کەسەکە و نەخێت دەسەڵاتم هەیە بە دەسەڵاتی خۆت حکوومەتێکە دەسەڵاتی هەیەتوانێت ئەوە بکە پاشان ئەگەر من مامۆستایەکم لەوێ هەڵەیە گەندەڵی خراپێ تاوانێک شتێکە بینم قسەکەمەوەی ئامۆژگاریەکەم ئەم شتە نەکرێ نەکرێت ئەگەر ئەوەشم پێ نەکرا بۆ من لە مەکتەبەکانی من لە دەروی مەکتەبەکەم بەدڵ پێم ناخۆشە هیچم پێ ناکە لەگەڵ مەکتەبەکە کات ئەم بوو سیستەمە ئەڕوام شێوازی کارکردنی پێیان کە باسیەکەەوە ئەوش کە بڵین مەسەلەن تێری نەخێر بە هیچ شێوازێک یعنی ئەوەی کە دین هێناوێتی مرۆڤ بەرەو نەرمونیانی ئاڕاستەکە یعنی مەسەلەن من نامێ بکەم بابەتی بەڵام لە ئاینە مەسەلەن خۆی گەورە پێغەمبەر فەرمێکی ئەگەر کەسێکی ڕۆگرج و مۆن و توند بوویتایە لە دەورت وازیانە هێنە و لێ دوورەکەوتنەوە ینی چی ینی کەسێکی زۆر نەرمونیان و ڕوخۆش و دەم بەخەندە و پێکەنین بووە ینی بڕن هەموو مێژووی پەیامبەر بخوێنەوە سەرنج بدەن بزانن ڕۆژێک لە ڕۆژان لە ژیانی ئاسایی خۆیان لە مناڵێک لە خێزانی لە ژنێک لە کەسێکی دابێ تووڕە بووە چەندەی فەرمودی پیرۆز هەیە بەرسێ کە ڕوودا بۆمانی جارەتەوە زۆر تووڕەوە سوور بۆتەوە ڕەنگی گۆڕاوە تەنانەت ئەناسیت بەڵام هیچ کاتێک تونتیژینە هیچ کاتێک یەک جارنێ بڵین فلان شتی کرد و زلی لە کەسێکدا بۆ کزی بە فلان کەس کێشا و یعنی جنەی بە فلان کەس نەخێر دەری بڕیوە بەس لەو شتە تووڕەم جارشک و پرسیارە بۆ بەڵام هەرگیز ئەوەی نەکرد بۆیە بەڵێ خەڵک ئێمە خوبمانێ مەسەلەن ئێچە خۆ دایان فەرمووی دکتۆر جەفەر قسە زۆر خۆشە هەموو ئاەتە باسی کوشتنەکە و مانیا لە ملی بنی لە بنی ملیان بنوە طبعا ئەوانەش هەمووی هەیە بۆ باسە لە دۆخێکی جۆخێکی نەئاسایی کە دیە لە جەنگ من باسە لە دۆخێکی تر کە باس بێتە لە ئاسایی دۆخی ئەم باسە لە کەسێکە حکمی مەسەلەن ئێستا باشە من یەک نمونەی تر بێنمە کە ئەم بادەم باسی تونتیژیەکەن کوشتن لەسەر شەرەف هیچ پەیوەندیی بە ئاینەوە نییە یعنی یەکێکە لەو شتانەی ئاین لی بێبەری ئەگە مرۆڤ کوشتن گانی کوشتن بە شەرەف بگەێنێتەوە بۆ ئاین ئەوە تاوانبارە بێەوە من بینیومە وەکو ئەزمموی کەسی توێژینەوەم نەکردو زۆرینی ئەوانە کە کاری کوشتن لەسەر شەرەف ئەنجامەدەن لە ڕووی ئاینەوە زۆر لاوازن توانێت لە ڕووی ئاینی مەسمونێت پابندی ئاینی تێگەیشتنی ئاینی پابندی هەمومان نوێژەکەن بە ڕۆژوە بین بەس عقیدە و بیر و باوەڕەکەی تێگەیشتنەکەی لەوانە باوەڕی بەوە هەبێ بەڵام بەدوای دەسەڵ بەدوای ئایدۆلۆژیایکی دژەدینیش کەوت بێ نەشزانێ زۆری نیان بڕۆ سەرنج ئەوەی ئێمە ئەیدینین بۆ چووکە تێگەیشتنە ئاینەکەی نییە مثلا من لە دینە ئەتوانن مەسەن بەنامە لەسەر ڕووداوی ئیفکەنەوە بە خەڵک تێبگەن لەم شتانە ڕووداوی ئیفک بۆ پەیامبەر دروستکراوە کە ژنەکەی خێزانەکەی چی کردو تاوانێکی گەورەی ئەنجامەوە جوانە سەرنج بن لەم ڕووداوە بڕۆن ڕووداوەکە بخوێنەرەوە هەم ئاەتەکان بخوێن هەم ئەو ڕووداوانە کە لە سیرەی پێغەمبەر صلی الله علیه و بزان چۆن مامەڵەی کردووە تۆ بڵێن هەنی کاتی ئەمە بۆ چی بیان چیمان پێڵێن بڵێن ژنەکە و خیانەتی کردووە و بڵێن وا کردووە و ئێستا چی ئەکرێن دڵیان ناڕەحەت بوو یەکسەرە کوژرایان هیچ مەجاڵێکی ئێستا مەجال دیانەماوە ئەو کراوە و زۆریش هەوان وتووە کەسێک نەبوو دوان نەبوو دە نەبوو کەسی ئاساییش نەیوتووە بەشێکیان هاوڵی بوون تاوا لە نزیکی و تەنانەت خۆشی گەیشتۆتە تا ڕادەی باوەڕ بەوە بەڵام هەرگیز ببین چە سەردانی کردووە لەو کاتیان نەخۆش بووە تەنانەت قسەیەکی کردووە کە زۆر جێگەی تێبینیە یعنی ئەڵێ ئایشە ئەگەر قسێکی وات شتێکی وات کردووە ئەو تۆ برێ پرسیارەکەت گرەگەنە من ناچمە سەبتەوە لە تۆ ئەگەر تۆ کارێکی وات کردووە ئەو تۆ بۆ بکە لای خوای گەورە تو سەیری کە ئەخ چێ مانی چی تۆ بکەن تۆ بکە لای خوای گەورە
ینی نەیوت هێشتا دەستبەرداریشی نەبووە. بۆ تەلاقدان و جیابوونەوەشی ڕاوێژەکە بە 3-4 کەس ئەمە خەڵک ئەمە نازانێ ئەگەر ئەمە بزانێ ئەگەر کچەکەی خوشکەکەی خێزانەکەی خیانەتێکی زۆر خراپ منم جارێکڵم ناخۆشترین ڕفتاری نێوان ژن و مرد و هاوسەر و مناڵ خیانەتکردنە بەس کە کردوشێتی ینی واژ مامەڵەیەکی چەند دروستی کردووە نەیکردووە بۆش بۆچی ئەمانە لە قورئانە تۆمارەکرێ بۆ لە ژیانی پێغەمبەر سەڵمانە ڕووەدا ئاەتەکە لەبێ ڕوو بدە نابێ ڕوو نەدا چونکە ئێوەتە ئێمە بەنای دینەوەی کەن کاکە وڵڵاهی دین بێبەریەلەوە لەبەرها ئەم تێگەیشتانە هەمووی مهمە خوێنەواری ئاین ئەتا ئاسی کەسێک لە ئاینە بەرز بێ کەمتر تاوانەکە بۆ زۆر ڕاستە ئەگەر کەسێک بکوژێ وەکو چیمانە هەموو ومەتی هەموو مرۆڤی کوێ سەیریکە ئەمە ئاەتە فەرموودە وەگووا بێ کەعبەی خەتۆ کاکە ئەمە لەکوێ هەیە ئەمە دین بەس بەعکسەوە ئەی باشە ئەوەی تریژە نەبعکسەوە تونند و تیژەکانە بۆ باسەکە باشە وایان لێ بکەن بیکوژە و وای لێ بکە و ئەگەر مناڵەکە ژنەکە مەسەڵەن بەگوێ نەکردی سێم لی خۆ ئەو زەربە لە وایان نیە وەگە مناڵەکە نوێژی نەکرد وڵە 10 ساڵە لی بوو کاکە وان نییە ئەو زەربانە جیاوازە ئەو لێدانە تێتێڕوان بەو شێوازە زمانە ئەی بۆ ئەمانە لێک نادێتەوە لە زمانی چواتەوە لەبەر بەڵێ ئاین وەکو خودی خۆی ئاینکە ئەڵم ئاین کوردەواری ناڵم ئاین ئیسلامەڵم ئێمە ئاینێکی ترمان هەیە بەدەخۆ لە کورد ئاینێک پێڕەوەکەن کە لە ئیسلام بەشێکی زۆری کلتورە بەشێکی زۆری تەبیعەتی پیاوانی ئاین نیە پەیوەندی نیە بە دینەوە ئیسلام بۆ خۆی بەدڵنیایی و مرۆڤ لە توندوتیژی ئەپارێزێ نمونەمان بۆ بێنەوە کۆمەلگای مەدینە لە سەدەمی پەیامبەر بڵێن توندوتیژی تیاکرا بۆمان بێنەوە نمونە ئەنی نمونی بڵێ توندوتیژی ئەکرێ توندوتیژێک لە ڕادە بەدەر بەڵام لە کورد کۆمەلگا ئەوروپیەکانی پێش کە بێباوەڕ بوون ببینە هەزاران توندوتیژی هەبوونەوە قەبیلەکان و خەڵکەکەیە ئەمە بینیم نمونانەمان هەیە ئێمە بۆکو خۆی ئاینەڵم من وەکو مەسمونێکە کەسێک پەیڕەویەکە کەسێک وەگوتم کە لەمسە لەسەر مینبەرەوانە و تا بینی خۆمە بین بدیان پیاوی ئاینی بینین بەڕاستی گوتارێکی زۆر هەڵاگەیان بەرامبەر بە خەڵک یعنی واکە ژنەکەت ئاوا بوو ئاوای لێ بکە ئاوای لێ بکە وەکو ژن بە کۆیلەیە سیرکان لە دینە یعنی ژن نەخێر بەعکسەوە ژن شتێکی جوانە وای لێ بکە وای لێ بکە ئەم پیاوە دەماڵ چی بکە بەڕایتەوە مامۆستا ڕێگەی پێداوە لیدە مامۆستا بۆی باسکردەوە کە بێتی هەڵا بێ عەزێتی بە ئەبێ سوکاتی پێ بکە بێ بەکەم سیریکە و عەقڵی کەمە ئەو زۆر بە پێشیکردنەوەی فەرمودەکە ئەکسەر ئەوترێت پێشیکردنەوەی ئەمە هەموو تەسیری هەیە توندوتیژی زیادەکە ئێمە بەداخەوە گوتاری ئاینیمان زۆر خراپە تەمپیانی ئاینی مامۆستایانی ئاینی بەڕێز جویان لێمانە ئەتوانین بڵێن بچینە مزگەوتەکان زۆر جار ناتوانین کەمترین لە پەنجەکانی دەست مزگەوت دۆزیتەوە لەم شارەیە لە سلێمانی لە هەر وڵات شارێکی ترە گوتارێکی ئاینی دروست بێ بۆ خەڵکەکە بەڕاستی بکە من پزیشکی دەرونی پزیشکم دانیشم لە وتارەکە باسی شتێکەکە پێ بە عیلمی منەوە غەڵەتە چەندی وامان هەیە نمونە ئەنی هەزارانی وامان هەیە بۆیە نابێتە داخڵکە ینی بەڕاستیشتی جوانیشی بەنەم شۆ مامۆستایەکی ئاینی بەڕێز بابەتێکی بۆ من ناردووە لەسەر گرفتێکی دەرونی قسێکی دکتۆر فەرات چییە ئێمە شتێکی زۆر جوانە تۆ بێ ڕای وەربگری باسی پسپۆری منەکەی هەرچەنە بە جوانی ڕوون کرد بەس ئەمە شتێکی چاکە ئەبێ بزانی بە بخوێنی تۆ لەوی ئەبێ لەو بابەتانە توندوتیژ هەروایە بەڕاستی ئێمە ئەتوانین توندوتیژ بە ئاین ئەگەر ئێستا 100 بێ ئەتوانین بگەینە 80 بگەینە 70 دکتۆر زۆر بە کورتی پێمان بڵێ چارەسەر یاخود دوورکەوتنەوە لێ بەڵێ یەکەم لە چارەسەر من زۆربەی شتەکانی جەرمەوە لەم بابەتانەی کە فێربوون و بەدەستێنانە ئەجێنەوە بۆ پەروەردە دایک و باوکە بێ بە ئاگابن ئێمە گەورەکان بە ئاگابن لە ڕفتامە لەگەڵ منداڵەکانە دوو مناڵ شەڕیانە لەسەر جادەلێکیان جیاکەینەوە کە جیانە بوونەوە دەست بەرز نەکەینەوە بە قسەی خۆش لە نبوونیان لەسەر خۆ باوەشی پیاکەین دووری خێنەوە کە دەستمان بەرزکوش فێرە دەست بەرز کاتەوە دواتر کە منە دوومان ترجیا کردەوە پەروەردە و نمونەیەکی جوان پیشانی مناڵەکان خۆمان چواردەوە کۆمەلگاکەمان بین سێم بەڕاستی پێویستمان بۆ هەیە کە لە ڕووی ئاینی لە ڕووی کۆمەڵایەتی و گۆڕ ئەوانە کە لەو بوارانە ئیشەکەن چالەکانی بواری کۆمەڵایەتی بواری ئاینی هەتا ئەتوان هۆشیاری خەڵک هەتا مرۆڤ هۆشیار بێ کەوتە توندوتیژی ئەنجامەدا و گەشەپێدانی خود کەس مرۆڤ گەشە بەخۆی بە من تۆڕەم بتوانم چارەسەری تۆڕێکە بکەم کورسێک وەربگرم سەر چارەسەر کۆنتڕۆلی تۆڕەیی خۆم من گرفتێکم ێزانم تۆڕەکەم پێ کۆنتڕۆڵ کرێ مانی ئێستا گۆڕاوە خەڵک بەدانی من کەس خەڵک دێڵێت بەس تۆڕەم هیچم نییە گۆڕاوە خەڵک ئەوە ناهات کاتی خۆی بۆ تۆڕێ بێ بەلای دکتۆری دەرونی عیلاجی بۆ بکە چارەسەری بۆ بکە ڕێنمایی وەربگری خۆی چارەسەرکە خودی کەسەکان خۆیان نتوانن خۆیان چارەسەرکە مناڵێکم من تۆڕۆ توندوتیژە چونکە ینی توندوتیژی لە گەورەیە لە مناڵەیە سەرچاوی ڕەگی هەیە ینی مەجالیتیانە زۆرینە ڕەگی هەیە ئەمانە مامۆسایانی ئاینی تەرکیز خەنە سەر مرۆڤ چۆن ئارام و هێور بێ لەسەر خۆ بێ و سیستەمی حکومڕانی پێویستمان بە گۆڕانکاری هەیە لە شێوازی دادگایکردنی خەڵک لە سزادانی مرۆڤەکان لە ڕووی جۆری سزاکانەوە لەوەی کە مەسەلەن کەشفکردنی تاوان بارجاری و کەشێک بە کەسێک تاوانبار دادرێ هیچ شوێنێک بە تاوانەکەەوە نیە لەبەرەوەی ئەمە ئەدیلەی کەشفکردنی تاوانەکانمە لاوەچێ لاواز بێ هەموو ئەمانانی یعنی لە چۆ دەست پێکە یەکەم ماڵ و خێزانە تاوەکو کۆمەلگا دواتر دەچێتە ناو سیستەمی حکومڕانی هەموومان بە پرسیارەتیمانەیە
قسەی کۆتاییم ئەگەر بنێ و مەجالم هەبێ ئیدەمە دەستی میدیا بێشێکە لە فەزاحەتە گەورەکانی کۆمەڵگەی کوردی من زۆرجار بە میدیاکان دەڵێم ئێوە پێویستیان بەوە هەیە ڕاوێژکاری دەرونیتان هەبێ چونکە بەڕاستی کاسێرکە من بۆی پۆستەکەم زیاوێ بۆی بێ ئەمڕۆ پیاوێک 4 کەسی لە خانەوادەکەی خۆی کوشت ئێمە خەڵەتە ئەمە تەشجیعە ئەمە ترساندنی خەڵکە بە فیشەک وای کرد چۆن چەکەکەی بەدەستیانە ینی هەموو دەکارەکەمان پێ بۆ جوڵاندنی عاتفی خەڵک کۆمنت و شێری زۆری بۆ بێ هەواڵێکی توندە ئابەزێنێ ڕووداوی کوشتن خۆ کوشتن ئەبێت هەتا ئەتوانرێت لە میدیاکان دوور بخرێتەوە بە کەمترین شێوە باز بکرێت شێوازی باسکردنەکەی بە شێوازێک نەبێت کە هەندانی تیاابێ بۆ ئەوانی تر من هەواڵسازێکم هێن دەرونی خەڵک نازانێت بەس یەکش دەزانێت بەس ئەوازانە ڕواج با بە کەناڵەکەی خۆی بە هەواڵەکەی خۆی من ئەوە دەستان خۆش بە کۆمەڵ کەناڵ ئێوە هەندێک کەناڵتر هەن بەڕاستی ئینسان شایەتی بۆ بە ئەخلاقیان تایە بەس هەندێک کەناڵ هەیە ئەخلاقی نییە مەسەراحەتی لەم ینی خۆم بەڕاستی نیەتی یعنی دابەزانە بەس کەناڵی فەزایەکانیش تا ڕادێ ئاگان باشن کەناڵی ئێستا سوشال میدیا کاول بۆ ئەم هەموو تۆڕەمان هەیە بەس ئەوە هەدەفێتی فلانی کوش فلان واکە یعنی پیشانیەدا مناڵەکە ئاوا کوژرا ئاوا خنکە ئاوای لێ کرد و ئاوای لێ کرد و دوایەوە سێ ئەمە زۆر خراپە زۆر بۆ بینەرە زۆریە پارە پێیاکە ئەو پارە پێکە بەڵام بەڕاستی کۆمەلگاکەت لە ناوە بە گەنجێکە نازانێت چۆن کوشتن ئەنجام بە نازانێت چەک لەکوێ دەسیکەوێ زانی فێری ئەەکەن چەک لە فلان شوێن دەزەکەوێ نازانێت چەکی قاچاق چۆنە نازانێت بە چەق و خەڵک دەکوژرێ نازانێت لەکوێی باجتەواوی کوژێ نازانێت چۆن تو دژێ ئەنجام بە ڕێک هەموو سینناریۆکی بۆ دائنن بۆی ئەم ئەنجامی باشەوە لەبەرەوە بەڕاستی ئەتا توانێت میدیا خۆی بە دوور بگرێت لە وروژاندنی بابەت مەسەلەن لە ڕابردووە فلان چواری کوش فلان سیانی کوش فلان دوانی فلان وای کرد ئەو ماڵ جا مەسەلەن ئەو ماڵ خەزورانی مەسەلەن کوشتەوە ئەنجا خەزورێک زاوای کوشتوانن و جومی پێچەوانە دەستی پێکرێن ئەم شتانە ئەمە هەمووی خەتەرە هەمووی غەڵەتە هەمووی هەندانە مەسەن ناوچە پیاوێکی تر لەگەڵ خێزانەکە کێشەی هەبێ اینی ئەبێ بزانین چۆن مامەڵاکە لەگەڵم دۆخەیە لەگەڵم بابەتەیە ببرن کاتەکەم درێژکە بۆ دکتۆر جافەر عومەر دکتۆری پسپۆری نەخۆشە دەرونەکان خۆشحاڵبووین بە ئامادە بوون بەڵازان خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان دۆستان ڤیدیۆکمان هەیە سەبارەت بە بەڕێوەچوونی زنجیرە سیمینارێک سەبارەت بە خێزانی بەختەوەر لە تەکیە با پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ بین. لا بینای پەروەردەی ئەنجومەنی تەکیەی کۆمەڵی دادگەری کوردستان زنجیرە سیمیناری خێزانی بەختەوەر بۆ خێزانەکان بەڕێوە دەچێت. زنجیرە سیمینارەکە لەلایەن دکتۆر بەختیار کەمال تاڵەبانی پسپۆڕی دەرونی و مامۆستای زانکۆوە پێشکەش دەکرێت. بەشداربووانی سیمینارەکەش با گرنگیەوە لەم جۆرە چالاکیانە دەڕوانون و دەڵێن لای ئێستادا کا گرفتە خێزانیەکان ڕۆژ بە ڕۆژ لە هەڵقشاندان ئەم جۆرە سیمینارانە کاریگەری زۆر باشیان دەبێت لەسەر کەمکردنەوەیان. دەستان خۆش بێ بۆ پێشکەشکردنی ئەم جۆرە کۆڕ و سیمینار و میتینگانە بەڕاستی زۆر ضروریە ئەم کۆڕ و سیمیناران بەردەوامی هەبێ چونکە لەم قۆناغەدا بەتایبەتی لە قۆناغی پێشکەوتنی تەکنەلۆژیادا تەکنەلۆژیا چوتە هەموو سوچ و گۆشە و گۆشەیەکی ماڵەکانەوە بەتایبەتی کاریگەریەکی زۆری لەسەر توێژ و چینی گەنج و لاوەکانمان دروست کردووە بۆیە ئێمە ئەتوانین هاوشانی ئەوە ئەم سیمینەرانە وەک پەروەردەکردنی لایەنی گەنجان و لاوان و بە هەمان شێوەش خاڵە ئیجابیەکانی دروستکردنی خێزانی بەختەوەر لامان کاداگرێ بدەین بەیەکەوە. خۆشی لە ئەنجومەنی کۆمەڵی دادگەریەکەین بۆ ڕێخستیم سیمینارانە لێرە. بەڕاستیم سیمینارانە زۆر پێویستن لە ئێستای بۆ خێزانەکان بۆ پەروەردەکردنی مناڵەکانمان و هەم بۆ خۆشەویستی نێوان خێزانەکان چونکە بەڕادەیەکی زۆر ڕێژی جابوونەوە و ناکۆکی نێوان خێزانەکان زیادی کردووە شتێکی زۆر باشە بە هیوایەوەی کە لە سیمینارەکانی داهاتوە بەردەوام بنوە دڵنیا بن خەڵکێکی زۆری سوادەی لێکەن بە هیوای بەردەوامیتان و دەستخۆشیمان و هەیە. زنجیرە سیمیناری خێزانی بەختەوەر مانگانە تیشک دەخاتە سەر ئەو کێشە و گرفتە خێزانیانەی کە لە ئێستادا کۆمەڵگەی کوردی پێوە جیرۆ دەبووە. هاوکات چارەسەری پێویستیش دەستنیشان دەکات بۆ کەمکردنەوە و بنابڕکردنی گرفتە خێزانیەکان. معلومی جەنابتانە کە کێشە خێزانەکان بەردەوام ڕۆژانە بەرەو زیادبوون دەچێت بۆیە ئێمەش لە ئەنجومەنی تەکیەی کۆمەڵی دادگەری بە پێویستمان زانی زنجیرە سیمینارێک ڕێ بخەین لە لژێر ناونیشانی
خێزانی بەختەوەر ومێدەوارین ئەم زنجیرە سیمینارانەی ئێمە هەنگاوێک بێ هۆکارێک بۆ ڕێخستن و دروستبوونی چەندین خێزانی بەختەوەر پشتیوان بەخوای پەروەردگار ئەم زنجیرە سیمینارانە بەردەوام دەبێت و بەردەوام دەبێت بۆ خزمەتی خوشکان و برایانی ئێمە دەروون دروستی لە هەموو جیهانە ئێستاکێ زۆر گرنگی پێدەدرێت لە جەستە چکە ئەوە دەروون دروستیە وا لێ دەکات کە چێژ لە جەستە وەرگری و جەستەیەکی ئارام و خۆشببختە بێ و خەوێکی ئارام و خۆشببختە بێ ئەم جۆرە سیمیناران ئەم جۆرە چارەشیانە ئیش لەسەر دەرونی مرۆڤەکانەکە چۆن دروست بری بکاتەوە چۆن دروست بڕیار بدا چۆن خێزانێکی تەندروستیە بێت چۆن خێزانێکی بەختەوەر و خۆشببختیە بێ هەر بە تایبەتی ئەم نمونێ ئەم سیمیناری ئەمڕۆ باسی بۆمان لەکرد کە چۆن بتوانین منداڵەکانمان تەندروست بێت خێزانمان تەندروست بێت خانەوادەمان تەندروست بێت لەش ساغێک و تەندروستمان بێت ماوەیەکە کێشە و گرفتە خێزانیەکان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان ڕوو لە هەڵکشانی بەرچاوە تا گەیشتووەتە ئەوەی چەندین هاوڵاتی بکوژرێن و بریندار بکرێن بە وتەی پسپۆڕانی دەرونی و مامۆستایانی ئاینیش بێت باشترین چارەسەر بۆ کەمکردنەوەی ئەو کێشانە گەڕانەوەی تاکەکانی کۆمەڵگەیە بۆ ئاینی پیرۆزی ئیسلام و پابەندبوونیانە بە بەها باڵاکانی شەریعەتی ئیسلامەوە. جەلال جەباری تایبەت بە پەیامی ڕۆژ ناحیەی تەکیە. دووبارە سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان لە وڵاتە پێشکەوتوەکاندا کاتێکە قوتابخانەکاندا دەخرێت و پشوو دەست پێ دەکات مانای کۆتای هاتنی خوێندن و بابەتی فێرکردن و زانست نییە بۆیە گرنگە لە کاتی پشوەکاندا بە تایبەت پشووی هاوین کە نزیک بە 3 مانگێک دەبێت گرنگە کە قوتابی لەم 3 مانگەدا لەگەڵەوەی کە پشوو دەدات کۆمەڵی بابەتی دیکە فێر بێت زانست و توانستی خۆی زیاتر بکات بۆی دوجار کاریگەری هەبێت لە خوێندنەکەی کە دواتر لە قۆناغی داهاتوودا دەست پێ دەکاتەوە. ئێمە لەو تۆرەیەماندا باز لەو دەکەین کە تا چەند گرنگە قوتابیان بەشداری لە خولەکاندا بکەن لە هاویندا کام خولانە باشن کە قوتابی تێدا بەشداری بکات گفتوگۆ دەکەین لەو بارەی لەگەڵ مامۆستا عوسمان حوسێن ڕاهێنەری پەروەردەیی مامۆستایان زۆر بەخێر بێ. سواز بۆ کەناڵی پەیام و سواز بۆم دەرفەت خوا بەخێر بێ. مامۆستا لەو دەست پێ بکەین پشووی هاوین دەست پێ دەکات واتای پشوو چییە؟ بەڵێ سەرەتا سڵاوتان لێبێ سڵاو لە بینەران پشوو بۆ قوتابیان ئەو کاتەیە کە داوام ناکەن و لە ناوەندەکانی خوێندندا ئابرن بەڵام پشوو بێگومان لە ژیانی هەرێکێک لە ئێمەدا گرنگە و پێویستە حەز ئەەکەم بەوە دەست پێ بکەم پشوو کاتێک کە دێتە پێشەوە بۆ قوتابی و خوێندکارێک بێ یاخود بۆ ئێمەیەکی گەورە بێت پشوو لە زمانی کوردیدا لە 3 پیت پێک دێ پیتی پێ واتا ئێمە پلانمان هەبێ بۆ ئەو پشوەی کە لە بەردەممانایە لاەنە لاواز و لاوازەکانی خۆمیتیا پڕکەمەوە خاڵە بەهێزەکانی خۆمیتیا گەشت بکەمەوە پیتی شین واتە شادی شادبوون دڵخۆشبوون ئاسوودەیی خۆی پشوو واتە هەستکردنەوە شادی و دڵخۆشبوون لە پشوەکەمە ئەبێ ئێمە هەوڵ بدەین بەرجەستەیکەین پیتی و دوو وە دوا بە دوای یەکاتەوە واتە وەرگرتنی وزا واتە چۆن مۆبایلەکانمان کاتێک شەحنیاندا ئابەزێ بە کارەبا شەحنیانەکەینەوە ئەبێ پشوەکانیش بۆ ئێمەی مرۆڤ و بۆ قوتابی خوێندکارەکانیشمان بە هەمان شێواز بن بۆی جارێکی تر وزە وەربگرنەوە بۆیە ئەگەر ئێمە بەم جۆرە تێڕوانینمان هەبێ بۆ پشوەکان ئەتوانین پشوەکان بکەینە دەرفەتێک بۆ خۆپێگاندن بۆنەوە پێگاندن بۆی قوتابیەکانیشمان گەشە بدەن بە توانا کەسایەتەکانی خۆیان کاتێک لە قوتابخانە دەستیان ناکەوێت. مامۆستا بۆ گرنگە بەجددی مناڵ بنێرێتە ئەم جۆرە خولانێک کە لە هاویندا ئەنجام دەدرێت یعنی ڕەنگە زۆر دایک باو بڵێ بڵەوە مناڵەکەم هیلاکە بە درێژایی مەکتەب هەموو بەیانیە زوو هەڵ ئەسێ من بۆچی ئەبێ هاوینەکەشی لێ بکەم و هەموو بەیانێک زوو هەڵیسیان و بە هەمان شێو بینەرمەوە بۆ ئەو خولانە بێگومان تێڕوانینە هەیە بەڵێ بێگومان تێبینی و تێڕوانی و سەرنجێکی زۆر بەجێ و زۆر جوانە کاتێک قوتابی بە درێژایی 8 مانگ بۆ 9 مانگ لە ناوەندەکانی خوێندنایە ڕۆژانە 5 وانە 6 وانە ئەخوێنێ ئەرکی لەسرە فشار و سترێسێکی زۆری لەسرە ڕاستەخۆ کە تاقیکردنەوەکانی وەرزی دووەم و کۆتایی ساڵ ئەنجامەدرێن خولەکانی هاوینە ڕێکلامیان بۆ ئەکرێت دایکان و باوکان ئەگەڕێن بە شوێن پەیمانگا و ڕێکخراوە گونجاوەکانە بۆی خولی
خولێکی خوازیاری خوان هەڵژێرن بۆ مناڵەکانیان بەڵام لێرەدا مناڵەکان هەندێک کات شۆک ئەبن لەوە چێ مناڵەکان حەزیان نەبێ ئارەزویان نەبێ ئەکرێ لێرە ئێمە پۆلێنێک بکەین هەندێک جار دایکان و باوکان خۆیان حەز ئەکەن هەندێک جار قوتابیەکان خۆیان حەز ئەکەن هەندێک جار بۆتە جۆرێک لە مۆدیل و لە چاولێکەری لە ڕاستیدا بۆیە ئەمانە لەوە چێ لە تاکێکەوە بۆ تاکێکی تر لە خێزانێکەوە بۆ خێزانێکی تر تەنانەت ئەکرێ بڵین ئەم مۆدیلە زۆرتر لە شارە گەورەکانە پەیڕۆ ئەکرێت ئەگینا بۆ ئەو مناڵانەی لە گوندەکانان یاخود لە شارۆچکە بچووکەکانان لەوە چێ ئەو دەرفەتە کەمتر بێت و نەتوانن. بەڵام بێگومان ئەم فرسەتەش کە ئێستا بۆ مناڵان و بۆ قوتابیەکانمان هەیە فرسەت و هەلێکی زێڕینە بەڵام بەمەرجێک ئێمە چاوەڕێی وەکو چۆنڵێ بتوانین هەندێک زاڵابیت هەیە بتوانین لە خولەکانە کە هەڵی ئەبژێرین بۆ مناڵەکانمان ڕەچاوی بکەین بۆ نمونە ئەگەر خولێک هەیە بۆ مناڵەکەم لە هەفتەیەکە 5 ڕۆژ دەوامەکە لە ڕاستیدا ئەم 5 ڕۆژە زۆرە چونکە کاتێک قوتابی لە ناوەندەکانی خوێندنە ژینگەی خوێندن لە هەرێمی کوردستانیشە بە جۆرێکە بۆ قوتابی زۆرمای دڵخۆشی نییە چونکە زۆرە ژینگەکەمان گونجاو نییە لەوە چێ کۆمەڵک هۆکارە بێ پەیوەندی نیە بە تەوەری بابەتەکەمانەوە بۆیە کاتێک کە قوتابێک ئەنێرینە خولێک لە هەفتەیەکە 5 ڕۆژ داوام ئەکات و هەموو ڕۆژێک کۆمەڵک وانەی جیاواز و هەندێکیشی لەوانەکانی قوتابخانە دووبارە ئەبێتەوە لەوانەیە زۆر نەبێتە مای دڵخۆشی بەڵام کاتێک دایک و باوکی بۆی هەڵبژێرن مناڵەکە ناچار پێوەی پابند ئەبێ بەڵام ئەبێ لێرە ئێمە پرسیارێک بکەین ئایا ئێمەی دایک و باوک ئەگەر بە بەردەوام هەموو پشووی هاوینانێک مناڵەکانمان بنێرێنە خولی هاوینا جۆرێک زۆڵمیان لێ ناکەین جۆرێک مافیان پێشێر ناکەین بۆیە ئەبێ دایکان و باوکان زۆر وریابن لە هەڵبژاردننی ئەو خولانەی کە بۆ مناڵەکانیان هەڵیان نەبژێرین ئەگەر بکرێ بۆ نمونە ماوەی خولەکان هەندێک پەیمانگا و ڕێکخراوی شانە مەسەن لە 5 ڕۆژ کەمترە اینجا ئەم خولانە بێگومان جۆراوجۆرن هەندێکیان پەیوەندیان هەیە بە وانەکانی قوتابخانەوە هەندێک تریان پەیوەندیان هەیە بە پەرەپێدانی توانە کەسێکان هەندێکی تریان خولی پەروەردەی و چاندنی بەهاو ڕەوشت و ڕەفتارەکانن بۆیە ئەکرێت دایکان و باوکان ڕەچاوی ئەوە بکەن ئایا مناڵەکەی من لەکوێ پێویستێتی بەشداری خول بکات چونکە ئەگەر ئێمە مناڵەکانمان بە درێژایی ساڵ لە خول بن و لە ناوەندەکانی خوێندنا بن ئەم مناڵە لە ڕاستیدا پێویستی بە پشوو هەیە ئەو پشوەی پشوویەکە بۆ مێشکی پشوویەکە بۆ ڕۆحی پشوویەکە بۆ جەستەی پشوویەکە بۆی گرنگی بە لانە جیاوازەکانی کەساتی مانگەکە بۆن ئەگەر مانگێکیشی بڕا ماوەکی تر خۆت مناڵەکە بەریتە دەرەوە ڕەنگە کەشێکی جیاوازی هەبێ بتوانێت سوود بەتەواتی لە پشۆکە وەرگری هەڵسەنگیەک ڕابگرێت بە دڵنیایی زۆر پێویستە ئێمە ئەکرێت هەر پرسیارێک بکەین باشە حکمت و فەلسفەی پشووی هاوین پشووی خوێندن بۆچی هەیە لە ڕاستیدا حکمت و فەلسفەکە ئەوە نییە ئێمە مناڵەکە بە درێژایی پشوو بنێرینە خولی فێربوونەوە بەڵکو بۆ ئەوەیە ئەم مناڵە نزیکتر بێ لە دایک و باوکی لە ناو خێزانەکەیە ئەم مناڵە لەگەڵ خزم و کەس و کار و ژینگەکە تێکەڵ بێت و پەیوەندی کۆمەڵایەتەکانی بەهێزکات ئەم مناڵە بتوانین ئەگەر دەستڕەنگینیەکی هەیە ئەگەر بەهرەیەکی هەیە ئەگەر توانایەکی هەیە جیاواز خێزانەکەی ڕێنمایی بکات و ئامۆژگاری بکات و بۆی ئەو توانە و بەهرەیە کە هێتی بۆی لە داهاتوودا ببێتە کەسێکی بلیمەت و سەرکەوتوو لە بوارەکەی خۆیان بەڵام لەوانەیە ئێمە ئەگەر بە بەردەوامی بیان نێرینە خولەکان ئەو ئامانجانە نەپێکین زۆر بەشماوە ساوسمان دەکرێت پۆلێنی بکەین بڵین ئەم خولە لە ئێستادا لەم سەردەمی ئێستاداوە بۆ نێو خێزانەکانی کورد لە نێو بۆ منداڵەکانی نێو خێزانەکان گرنگە واتە دیاری دەکرێت کە کام خولەیان باشترە کە منداڵ بەشداری تێدا بکە یاخودەوە تا دەبێت دایک و باوکان خۆی درک بەوە بکە کە منداڵەکەی پێویستی بەوەیە کە لەو بوارەیە زیرەکەیان لەو بوارەیە توانە هەیەیان دەزانێت کە منداڵەکەی لەوانەکانی زۆر باش نییە لە هاویندا یارمەتی دەری بێت لە ڕێگەی کۆمەڵی خولەوە توانست و زانستی و زانیاریەکانی خۆی سەبار بەوانەکان زیاتر بکات. بەڵێ لێرەدا بە زۆری خێزانەکان دایکان و باوکان ڕۆڵێکی زۆر سەرەکی ئەبینن بۆ نمونە ئەگەر مناڵەکەی من پەیوەندی کۆمەڵاتەکانی لاوازە ناتوانێت لەگەڵ ژینگە پەیوەندێکی بەهێز و تەندروستی هەبێ بۆیە ئەکرێت من خولێک هەڵبژێرم بۆ مناڵەکەم کە زۆرتر پەیوەندی کۆمەڵاتەکانی بەهێزکە چالاکیەکانی بەهێزکە هەندێک مناڵیشمان هەیە لەوانەیە کا لاواز بن یا لە چەندوانەیە کا لاواز بن دایکان و باوکان ئەگەڕن بە شوێن ئەو پەیمانگا خولانەدا کە خولی بەهێزکردن ئەکەنەوە بەڵام زۆر جار گرفتێک دێتە پێشەوە ئەگەر مناڵک بە درێژایی 8 مانگ و 9 مانگ لە قوتابخانە نەیتوانی بێت لەوانەیەکە کە ئاستی لاوازە ئاستی بەرز بێتەوە دایکان و باوکان پشت ببەستن بەوەی لە هاوینە بەشداری پێ یەکەم لە خولێکی هاوینە بۆی ئاستی زانستی بەرز بێتەوە لەوانەیە زۆر جار ئەم خولەش لە ئاستی پێویستان نەبێت چونکە خۆ لەو خولە هەر تەنها ئەو وانەیە ناخوێنێ بەتەنها کۆمەڵک وانەی تریش ئەخوێنێ لێرە بە دڵنیایی ئەم بەشداریکردنە لە خولە ئاستی زانستی بەرز ئەکاتەوە بەڵام ئەبێ وریابین لەلایەکی ترەوە
زەرێکی تری لێ نەدا بەڵام لێرە تێبینی و سەرنجێکم هەیە بۆ دایکان و باوکان و بۆ قوتابیان و فێرخوازان ئەویش ئەوەیە ئێمە چۆن ئەگەڕین کاتێک کە مناڵێکمان لەوانەیەکمانە لاوازە بەشداری بکات لە خولێکە تاوەکو لەوانە لاوازەکە ئاستی بەرز بێتەوە خۆزگە ئەو فکرێشمان جێبەجێ ئەکرد ئەگەر مناڵەکەی من لە بیرکاریە ئاستی باشە لە زانستا باشە لە زمانی ئینگلیزیە باشە بگەڕێم بە شوێن سنتەر و پەیمانگایەکە خولێکی هەبێ لەم بوارەی کە خۆی باشە گەشە بدەم بە تواناکانی پەرە پێ بدەم بە تواناکانی چونکە وانەکانی قوتابخانە جیاوازن دوجار فێرخواز و قوتابیەکانی ئێمە تا کۆتایی ژیانیان هەموو وانەکان هەر ناخوێنن لە بوارێکە بەتوانن ئەوەندە ئیش لەسەر خاڵلاوازەکانمانەکەین قەت ناتوانین خاڵە بەهێزەکانمان ئەمەوێ لێرە بەڵێ ئەوە بڵێم کە ئێمە گرنگی بدەین بە خاڵە بەهێز و لاەنە بەهێزەکانی قوتابیەکانمان بۆی لە ئێستاوە هەوڵ بدەن بکەونە سەر سکەی خۆیان گرنگی زۆر بدەن بەوە اینجا ئەکرێ بڵێن گەشە پێدانی لاەنە لاوازەکان یاخود خاڵە بەهێزەکانی کەساتی منداڵ تەنها بە خولکردن و بەشداریکردن لە خولەکانی پشووی هاوینە کافی نییە بەڕاستی ئەبێ دایکان و باوکان خۆیان پرۆگرامی تریان هەبێ بەرنامەی تریان هەبێ یەکێکتر لە سەرنجە گرنگەکان حەزەکەم لێرە ئاماژەی پێ بکەم ئەویش ئەوەیە کە چۆن ئێمەی دایک و باوک خۆمان ئەگەڕێم بە شوێن خولی باش و سەرکەوت و ئیجابیە بۆ مناڵەکانمان جێگەی خۆیەتی ئێمەی دایکان و باوکانیش خۆمان بەشداری خولکەین چونکە مناڵەکانمان ماوەیەکی کەم لە سنتەرەکانن لە خولەکانە بەشدارن بەشە زۆرەکەی لە ماڵەوەن من وەکو باوک چۆن مامەڵەکەم لەگەڵ مناڵەکانمە چۆن سەرکەوتویان کەم چۆن پەیوەندەکانم ئیجابی بێ لەگەڵیانە واتە نابێت تەنها پشت ببەستین بە خولەکان لە هەمان کاتا دایکان و باوکان ئەرکە قورسەکان ئەمە شتێکی زۆر جوان باسکریان ئێمە گرنگیشە منداڵەکە چاو لە باوکی دەکات لە دایکی دەکات ینی باسیەکەن کە خۆشیان بەشداریان کردو لە خولێگەمە زیاتر هەست بە کەسایەتی خۆیەکە کە دیارە شتێکی زۆر گرنگە شتێکی زۆر باشە کە دایکم ینی باوکم بۆ گۆری خۆیان بەشداریان کردو لە شتێکدا گرنگەکە ئێمەش بەشداری بکەین دەمەوێت باز لەوەش بکەین کە لە کاتەکانی هاویندا لە پشوەکاندا دایکان و باوکانەوە لە چەند بەرنامەی تریشدا باسم کردو بە تایبەت دایکان کە لە ماڵەوەن زۆر جار منداڵێکی بێزاری دەکات یاخود تووڕی دەکات موبایلێکی هەیە یاخود ئەنتەرنێتی بۆ داگرسێنێت و وێڵی دەکات ئەمە تا چەند زیان دەگەێنێت بە توانای ئەو منداڵە بڵێ هەندێک جار لەوانەیە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە دایکان و باوکان حەز ئەکەن مناڵەکانیان بەشداری خولەکانی پشووی هاوینکەن بۆ دوورکەوتنەوە و دابڕانیان بێ لە تەکنەلۆژیا لەوانەیە هەنگاوێکی ئیجابی بێ بە سنوورداری لە هەندێک خێزان و بۆ هەندێک لە تاکەکان بەڵام ئەگەر خێزانەکان دایکان و باوکان خۆیان پلان و بەرنمەیەکی گونجاویان هەبێ لە پشووی هاوینە کۆمەڵک سەردانیان هەبێ کۆمەڵک بەسەرکردنەوەیان هەبێ کۆمەڵک پرۆگرامی جیاوازیان هەبێ بۆ گەشەدان هەم بە خۆشیەکانی خێزان بە چێژبینین لە ژیان بە چێژبینین لە سروشت مناڵیش ئەو کاتە کەمێک دوور ئەکەوێتەوە لە تەکنەلۆژیا ڕاستی ئەمڕۆ تەکنەلۆژیا ئەگەر ئێمەی گەورەکان هەندێک جار ئالوودە ئەبین پێوەی گیرۆدە ئەبین پێوەین ئەگە پرۆگرام و بەرنمەیەکمان نەبێ بۆ مناڵەکان ڕاستی ئەوانش ئالوودە ئەبن و کاریگەرێکی زۆر سلبی لە سەریان دروستەکە بۆیە ئەڵین گرنگە لە قسەکەی جەنابتەوە دەست پێەکەم ئەمێ ئەو پەیامە بنێرم دایکان و باوکان ئێمە هەمیشە سەرمەشق و پێشەنگ بین بۆ مناڵەکانمان کاتێک منی باوک لە ماڵەوە بەردەوام مۆبایلەکەم بەدەستەوەیە مناڵەکەیشم ڕاستەوخۆ چاوم لێەکە کاتێک دایکەکە بەردەوام مۆبایلەکەی بەدەستەوەیە دیسان مناڵەکە چاوی لێەکە بۆیە ئەکرێت ئێمەی دایکان و باوکان خۆمان بەرنمەیەکمان هەبێ بۆ بەکارهێنانی تەکنەلۆژیا لە ماڵەوە بۆی مناڵەکانیش کەمتر تەکنەلۆژیا بەکاربێنن ئێمە بۆچی مناڵەکانمان ئەنێرینە قوتابخانە بۆچی ئانێرینە خولەکانی پشووی هاوینە بۆی مناڵەکانمان پەروەردە بکەین پرۆسەی پەروەردەکردن پرۆسەیەکی دوور و درێژە پرۆسەیەکی مەودا دوور و درێژە بۆیە ئەبێ دایکان و باوکان بەردەوام پلان و بەرنامەی جۆرا و جۆریان هەبێ کاتێک من خۆم بەشداری خول ئەەکەم بەڵێ بە دڵنیایی کاریگەری بێ لەسەر مناڵەکەم هەر زۆر گرنگیشە سەرنجێکم بۆ سنتەر و پەیمانگا و ڕێکخراوەکان کە خول و پشووی هاوینە ئەکەنەوە لە ڕاستیدا بەشێک لە خولەکانیان بەشداریکردنی دایکان و باوکان بێ و کۆبوونەوەیان پێ بکەن ڕوئیای خولەکەی خۆیان شی بکەنەوە بۆ دایکان و باوکان چونکە زۆر جان بیرمان نەچێت لەوانەیە مامۆستایەکی بەڕێز لە پەیمانگاکان لە خولەکان بابەتێکی پەروەردەیی بابەتێکی زانستی و ئەکادمی بۆ مناڵەکان شیکاتەوە باسی بکات کاریگەری زۆر ئیجابی لەسەر مناڵەکە دروست بکات بەڵام لەوانەیە ژینگەی ماڵەوە ئاستی هۆشیاری دایک و باوکەکە لە ئاستی پێویستان نەبێت بە قسەیەک بە هەڵوێستێک بە مامەڵەیەک ئەوەی ئەمڕۆ قوتابێکە لە پەیمانگاکە فێری بووە لەوانەیە بیری بچێتەوە یاخود قوتابێکەش قەناعەتی پێی نەمێنێ بۆیە ڕاستی زۆر گرنگە پەیمانگاکان وەکو چۆن خول ئەکەنەوە بۆ مناڵەکان با لە مانگێکە جارێک یاخود دوو جار بە شێوازی ڕاستەوخۆ بێ یاخود بە شێوازی
دروستکردنی گروپی ئۆنلاین بێ ئاگاداری دایکان و باوکانیش بکەن چی بە مناڵەکانیان ئەڵێن خاڵی بەهێزیان چیە گەشەی پێ بدەن و خاڵی لاوازیان چییە ئەگەر ئەم پەیوەندیە گەرم و گوڕە لە نێوان دەستەی کارگەڕی پەیمانگا لەگەڵ دایکان و باوکانە هەبێ بە دڵنیایی ئەم خولانە کاریگەریان زۆرتر ئەبێت و بەرهەمی زۆرتریان ئەبێت و لە قاڵبی بزنس ئەچێتە دەرەوە مامۆستا چۆن ئەو ناوەندە هەڵبژێرین کە ئەم منداڵی بۆ ئەنێرین ینی ئێستا با بڵین خۆشحاڵانە لە زۆر شوێن هەیە ئەم ناوەندانە ڕلاوچێ لە هەر کۆڵانێکە ئێستا بتوانانی مناڵەکەت بنێری بەڵام لەلایەکی ترەوە ڕەنگەوەکو بزنسێکی لێ هاتبێ و تەنها بۆ ڕاکێشانی خەڵک بۆ ئەوەی کە ئیتر مناڵ لە خۆیان کۆکەنەوە وەکو کارێکی بازرگانی بێ چۆن دایک و باو گوا بکە ئەم ناوەندانە جیا بکاتەوە بۆ ئەوی مناڵەکەی سوود ببینێ ینی ئەگەر هات و ئەم منداڵە ڕۆشت و سوودی نەبینی ڕەنگە بەعکسەوە بە پێچەوانەوە زیانی پێ بگات یان زۆر دەبێتەوە ماڵەوە دایک و باوکەکە وەکو بڵی جۆرە تاقیکردنەوەیکی بکە کۆمەڵی پرسیایی لێ بکە کە بزانێ توانستی چۆن بۆ لەو خولانی کە بەشداری کردووە زۆر جار ئێمەی دایکان و باوکان کاتێک کە مناڵێکمان پێداویستێکی هەیە جلوبەرگی پێویستە پێڵاوی پێویستە هەر کەلوپەل و کاڵایەکی پێویستە لەوە چێ ڕاستەوخۆ نەچینە نزیکترین دوکان چی لێ بۆ بیکڕین و بگەڕێنەوە بەڵکو زۆر جار لەوە چێ لە سۆشیال میدیا سێرچی بۆ بکەین لەوانەیە بۆ چەند مۆڵێک بڕۆین بۆ چەند مارکێتێک بڕۆین بۆ چەند شوێنێکی جیاوازی بازار بڕۆین تاوکو کەلوپەلی دڵخوازی خۆمان دەست ئەکەوێت بۆ مناڵەکانمان ڕاستی کاتێک ئێمە پەیمانگایەکیش هەڵ ئەبژێرین بۆ بەشداریکردنی خولی هاوینەی مناڵەکانمان نابێ بڵین ئەمان زۆر نزیکە نابێ بڵین ئەمان ناوی هەیە نابێ بڵین ئەمان مامۆستا فڵان کەسی لێیە ڕاستی جارێ ئەبێ بزانم چۆن ئەڕۆم بۆ بازار ئایا مناڵەکەم قەمیسی پێویستە ئایا پێڵاوی پێویستە ئایا قرتاسی پێویستە ئەبێ بزانم مناڵەکەی منیش ئەم ساڵ بۆ پێگەاندنی کەساتی مناڵەکەم لە چ بوارێکا پێویستێتی لە بواری زانستی و فێرکاریە پێویستێتی لە بواری پەروەردەیە پێویستێتی لە بواری وانە ئاینیەکانە پێویستێتی ئەبێ پۆلێنی بکەم لە بواری هوەریە لە بواری پیشە جۆرا و جۆرەکانە ڕاستی یەکێک لە شتە زۆر زۆر چێژبەخشەکان لە خولەکانە کە هەیە بەڵام لەوە چێ بە ئاستێکی کەم بەشداری پێکرێ بۆ نمونە خولێکی وەرزشیە خولێکی هوەریە خولێکی موزیکیە خولێکی دەزڕەنگینیە کە ئەمانە شتی کردداری و زۆر گرنگن کە مناڵەکان بەشداری تیا بکەن کاتێک ئەمە دیاریمان کرد مناڵەکەمان لە کام بوارە پێویستی بە گەشە پێدان و بە پەرە پێدان هەیە ئەو کاتە اینجا چاو ئەگێڕین کام ڕێکخراو کام سنتەر کام پەیمانگا نزیکە باشترە سەرکەوتوترە اینجا ئەو کاتە من ئەتوانم پەیوەندیان پێ بکەم چونکە دوجار کاتێک من مناڵەکەم ئەنێرم بۆ ئەوێ مامۆستاکان لەوێ ئەم مناڵی من پەروەردە ئەکەن فێری ئەکەن گۆشی ئەکەن ئەبێ زۆر بە وریانە من سنتەر و پەیمانگایەک هەڵبژێرم کە مناڵەکەم لە دەست نەدەم بەڵکو مناڵەکەم دروستکەم و ببێتە بەشێک لە پرۆسی پێگەاندن و دروستکردنی کەساتی مناڵەکەم ماوەسای دەرفەتمان نەماوە گەر شتێکمان باز نەکردویان بتێ شتێکی دیکە ئیزافەی گفتوگۆکە بکەی سپاس دەکەین هەر لێرەشەوە ئەمە ئەو پەیامە بنێرم چۆن قۆستنەوەی پشووی هاوین بۆ قوتابیان و فێرخوازان زۆر زۆر گرنگە بۆ ئێمەی مامۆستا بۆ دایکان و باوکانیش زۆر زۆر گرنگە ئێمە لەپاڵ ئەوەی کە بە درێژایی ساڵی خوێندن قوتابیەکان ئەنێرینە قوتابخانە بە درێژایی پشووی هاوین ئەگەڕین بە شوێن خول و پەیمانگای ئیجابیە بەڵام نابێ ئێمەی دایکان و باوکان بیرمان بچێتەوە کە کۆمەڵە گەشتی چێژبەخش یاخود مناڵەکانمان حەزیان لە چییە ئارەزووی چیان هەیە ئەگەر لە کاتی پەیمانگاکانمان پشڕی بێ ئەبێ بەشێک لە حەز و خولیا و ئاواتەکانی مناڵەکانمان لە پشووی هاوینە بهێنین دی بۆی کاتێک دەرگاکانی خوێندن لە وەرزی نوێی خوێندنا ئەکرێتەوە مناڵەکانمان بەدڵخۆشی و بە گەشتبینی بەڕوویەکی کراوە بڕۆنەوە بۆ ناوەندەکانی خوێندن بۆی دەست بکەنەوە بە پرۆسەی خوێندن و دوجار بگەن بە ئاواتی خۆیان لە ژیانیاندا زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا عوسمان حسێن ڕاهێنەری پەروەردەی مامۆستا گیان زۆر بەخێر بێ سپاس کەم دەرفەتت بێمە بەخشی زۆر سپاس بۆ ئێوە و هیواداری سوودێکمان بە بینەران گەیان دەبێت خۆ بەخێر بێ ئەزیزان ڤیتێکمان هەیە لە پێنجوێن کە شەتڵگەیەک ساڵانە 6 ملیۆن شەتڵ بەرهەم دەهێنێت با پێکەوە بینەری ئەو ڤیتێ بین. شەتڵی تەماتەیە هەرە جۆرەی کە دەبینن ڕێگێکی جوان و ڕێکی پێک تقریبا بۆ 2 ساڵ دەبێت کە خەریکی ئەمیشەین ئەلبەتە لەوە پێشتر کە 3 ساڵ و پێشمی شەرمیشە بەردەوام بۆ کاری کردو لێرە خزمەتی بە خەڵکی پێنجویان کردووە بەعام
بە دوای ئەوەش بۆ کاروبارەکەش تێمە بەیانە ساعت 6 هەڵدەستین هەتا ساعت 6 ئێواری ئەمە لێرە خەریکی کاروباری زۆرتر ئێمە بەعام تەماتە دەکەین دوای ئەوانیش کاڵک و شووتی و بیبەر ئەم سێشتە خەیاریشمان هەبووە ساڵ لێرە پولەکەشمان بووە بەعام جوتیارەکان لێمان ڕازین و شکر بۆ خوددا هەمیشانە ئێمە ئەگەمە بانگی خەڵک دەکەین بۆی کە تۆکانیان بێنن لە هەفتەیەک لا دوو هەفتە ئێمە زەرکێتەکەمان پڕ دەبێتەوە ئێرە پڕ دەبێت جێمان نامێنێت زۆر جار بووە بە ناڕەحەتیەوە شەتڵمان تۆمان لە فەلاح وەرنەگرتووە کە ئێمە جێمان نەبوو بۆیان دابنین بە خاتری ئەوەشە کە ئارزم کردی دەمان هێمە پەرەی پێ بدەین و گەورەکەینەوە ئینشاء خۆی ئەم بیرۆکەیە کە من هاتمە ئێرە بەڕاستیەکەی دوکانی زراعیم دانا پێشوەخت پێش چەند ساڵێک لە بازیان هەم بوو ئەم پرۆژەیەمان هەبوو لەوێ کە سەیری هاوڵاتیانم کرد لێرە جوتیارەکان شەتڵ ئەکەن شەتڵەکان 180 خەسارە بێت لە کەلاوەیە کا شەتڵی ئەەکەن و دایێنێن و نسبەی ڕواندنی 120 بەڕاستی منش بیرم لەوە کردەوە پرۆژەی کە هەمە لە بازیان و پیرەمەگرون هەستم پرۆژەیەکی تریش هەروەکە و پرۆژانە لێرە دروست بکەم لەبەر خاتری هاوڵاتیانی دەڤەرەکە و سنووری قەزای پێنجوێن. هەر لە 0 تا 100 شارەزایی خۆی دەوێت هەتا ئاودانەکەشی باز شارەزایی خۆی تایبەتە ینی تۆ تایمی ئاودانەکەت دەبێت تایمێکی مشەخەص بێت لە ڕۆژە ناتوانانی هەم ڕۆژێ بەیانی ئاوی دەی ڕۆژێ ئێوارە ئاوی دەی ڕۆژێش تایمەکەی تایمێکی مشەخەصە و دەبێت لە تایمی خۆی داودرێت ینی هەتا زیادی و کەمێکەشی تاسی دادنێت لەسەر شەتڵەکان لەسەر ڕنگۆڕی شەتڵەکان لەسەر گەورەی بچووکی شەتڵەکان تاسی دادنێت واتە تایمی کارەکەی ئێمەش تایمێکی مشەخەصی نییە ئێمە 24 ساعتە ینی بۆمان نییە تایمێکی سراحەتمان بێت تا شەتڵەکان تاوا نەبێت تەحویلی جوتیارەکانی نەدەینەوە نەوەڵا ئەمە تایمێکی ئیسراحەتی خاصمان نییە. ئەزیزان تەوەری سێممان تایبەتە بە پاراستنی بەها باڵاکانی ناو کۆمەڵگا کە ئاینی ئیسلام زۆر گرنگی بەم بوارە دەکدات و کۆمەڵێک بابەتی جوانمان هەیەوە کۆمەڵێک ئاەتی قورئانی و سونەتی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کە ڕێنموێنیە بۆ ئێمە کە بتوانین بەها باڵاکان لە ناو کۆمەڵگایە بەرز بنرخێنین و بتوانین ڕێشێنی ئەو پەیامە جوانە بگرین و کۆمەڵێک بەهای باڵا هەن کە پێویست دەکات مرۆڤی لەسەر بنیاد بدرێ و مناڵانی لەسەر پەروەردە بکرێ بۆ ئەوی ڕوودانەوەیەکی جوانی هەبێت. ئەمڕۆ تاوتوی ئەم گفتوگە و تاوتێ دەکەین سەبارەت بەم بابەتە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا شاخەوان سیا مەنسووری مامۆستای ئاینی. مامۆستا بەخێربێ. بەخێر مامۆستا گیان. خۆتان پارێز. بەخێر بێسەر چاو. مامۆستا باڵاکان چین؟ بسم الله الرحمن الرحیم. دەستخۆشیتان لێکم سوپاسدانەکەم. خۆ بەخێر بێ. خۆی گەورە ئەمڕۆ پیرۆزکە لە خۆتان و لە بیسەران و بینەرانی کەناڵی ئاسمانی پێ. دیارە بەها باڵاکان کە لە زمانی عەرەبیدا پێوتری ئەخلاق. ئەخلاق بریتیە لەو هەڵسوکەوتەی کە ئینسان لەگەڵ دەور و بەریدا و لەگەڵ ناخی خۆیدا و لەگەڵ خوای پەروەردگاردا ئەیگونجێنێ لەگەڵ ئەو دەقانەی کە هەموو شەریعەتەکان داوایان کردووە نەک هەر ئیسلام
چونکە هەر شریعەتی پێغەمبەر موسا شریعەتی پێغەمبەر عیسا تەورات ئینجیل زەبور سوحوف هەموو ئەم کتێبانە لەگەڵ قورئانیشدا هەر هەمویان هانی خەڵکیان داوە بۆ ئەخلاق جوانی بۆ ئەوەی کە ئاکاریان جوان بێ لەگەڵ دەوروبەردا ئاکاریان جوان بێ لەگەڵ خوادا چونکە ئەخلاق هەر پەیوەندی بەوە نییە کە من لەگەڵ خوادا ئاکارم جوان بێ بەڵێ لە نوێژدا مەسەلەن قورئانە فەرمێ ويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون ئەمە کێیە کەسێکە لە نوێژدا ئەخلاقی جوان نییە يعني الذين يراؤون ويمنعون الماعون هەردووکی پەیوەندی بە نوێژ ئەخلاقی نوێژە بەڵام ئێمە زیاتر باسەکەمان باسی ئەو ئاکار و ڕەوشتە جوانەیە کە ئینسان لەگەڵ دەوروبەریدا لەگەڵ دراوسەیدا لەگەڵ ماڵ و منداڵیدا مامۆستایە لەگەڵ خوێندکارە لەگەڵ مامۆستایە خاوەن پیشەیە لەگەڵ شاگردەکەی شاگردە لەگەڵ خاوەن پیشەکەیە ئەم ئەخلاقە کە ئیسلام بۆی هاتووە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وآله وسلم إنما بعثت لأتمم مكارم الأخلاق پێغەمبەری خوا فەرمووی من هاتووم ئەخلاقەکان ئەوەی کە جوانە ناو عەرەبدا بیهەڵمە و جوانتریشی کە میتریش بێنم یعنی زەربی ئەوەی پێشوو خۆی نەکرد چونکە ئەخلاقی ناو عەرەب ئەخلاقی زۆر جوانیان هەبوو باوەڕ بکەن ئەو ئەخلاقی کە ئەبوو جەهل هەیبوو بەڕێک لە مسلمانان ئەمڕۆ نیانە ئەنی بڕۆ بیخوێنەرەوە ئەو ئەخلاقی کە ئەبوو جەهل ئەم تۆ تەسەوور کە چۆنەتە سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پێغەمبەر هیجرەت دەکات ئەوە پێغەمبەرە خەوتووە کە ئیمامی عەلی بوو طبعا معلومی جەنابتانە وتیان با لە دیوارە بچینە ئەو دیوار چۆنەڵی بیگرین چینە ئەوە لە ئەخلاقی و جوان نییە ئەبێ لەبەر دەرگایە بۆستین لەسەر بان و نەچینە ژوورەوە لەسەر دەرگاوە نەچینە ژوور و هەتا خۆی ڕەسوی دێتە دەرەوە ئێمە ئەخلاقی جوانە ئەمە کەسێک ئەم ئەخلاقی بۆ باوەڕی بە خۆ پێغەمبەر نەبووە صلی الله عليه وسلم بۆیە ئەم ئەخلاقە قورئان بەشێکی زۆری بۆ تەرخان کردووە و فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئەو فەرمایشتانەی کە ئەفەرمێ خەیر الناس هەمویان ئەخلاقن تەماشاکە پێغەمبەری خوا نافەرمێ باشترین کەسەوەی زۆرترین نوێژەکە نافەرمێ باشترین کەس ئەوەی کە زۆرترین عەمرە و حەجەکەت ئەفەرمێ خەیر الناس ئەنفعهم للناس وەنیە خەیر صاحب خەیر زەوجەة خەیر بعل هەموو ئەمانە خەیر مرئاتین هەموو ئەمانە پەیوەندیان بە ئەخلاقی نێوان ئینسانەکانەوە بۆی قورئان لە زۆرێک لە ئاەتەکاندا ئاماژەی پێکردو تەماشاکە یا ئەیها الذین آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا ئەگەر کەسێک هەواڵێکی بۆ هێنان لە ئەخلاقی جوانی ئەوەی تەبەیونی تیا بکەن یەکسەر باوەڕی پێ مەکەن ئێمە ئەخلاقە وەنیە ئەمڕۆ چەند جار هەواڵمان بۆ دێت خەڵکێک کوژراوە بە هەواڵێکی خراپ لەم کوردستانە ئافرەت هەیە باوکی خۆی کوشتوێتی بە بیان و شەرەف کە تەسەوور و مایەوە گەورەترین بێشەرەفیە دوو لە ڕووی جەنابتان بە بیان و شەرەف کوشتوێتی دوایی بۆی ڕوون بووەوە بە بیانەوەی کە دەست درێژی کراوەتە سەری دوای فەحشیان کردو عیبینە بۆ مافرەت بە هەواڵێکی بۆ هاتەوە بەبێ ئەوەی وشەیەک لەگەڵ کچەکەی خۆیدا بکات بڵێت یەکسەر بڕیاری داوە بۆیە قورئان فەرمووی یا ئەیها الذین آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا مامۆستا بە شێوازێکی تری لێ هاتووە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بێتەوە کەس ئەچێ ئەم هەواڵە پۆست دەکاتەوە ئەمەش هەر هەمان شێوەیە بەڵامی تر شێوازەکەی ئەوە بەڕاستی ئەخلاق جوانی ئەوەیە کە من شتی ڕاست نەبێ بڵاوی نەکەمەوە والله خوای پەروەردگار چۆن لە نوێژی بەیانیم ئەپرسێتەوە گەر نەم کرد بێ ئاوا لە کۆمنتێکمە پرسێتەوە گەر ڕاست نەبێ لایکێکمانە پرسێتەوە ئەی چۆن کاکە یعنی تۆ ئەمە جاری وا هەیە لایکێکی تۆ بێتە هۆکانی بڵاوبوونەوەی پێیجێکی خراپ یانی من لەگەڵ ئەوەیەم لەگەڵ ڕەزامەندی ئەو شتەیەم تەواو ئەوە ینی چی بۆیە هەر لە بڕۆ لە ئەوروپا لای خۆشمان وایی لێ هاتووە کاتێک شتێکی بەدڵ بێ ئاواکات ئێمە ینی چی وەنیە هەنی ئەو بابەتەم بەدڵە بۆیە تەماشای قورئانکە ئەو ئاوای فەرموویەتی یا ئەیها الذین آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكون خيرا منهن ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب بئس الاسم الفسوق بعد الإيمان تاكو تاي آياتك أفرمي لا يسخر قوم من قوم بهندك تنقال طبعا عندك تنكن أي ما أخلاقها أما أخلاقها من قال طبعا بجنوب علي تونكم
ناو ناتۆرە لێ وانە ئەمە ئەخلاق من ناو ناتۆرەت لێ دەرنەکەم ئەمە ئەخلاقە کە من گاڵتە بە شاری تۆ و بە زوبانی تۆ بە عەشیرەتی تۆ وانە بە پێستی تۆ و بەمانە نەکەم ئاسا لە هەمووی جوانتر و گرنگتر ئەوەیە کە بەجێهێنانی ئەم بەها باڵانە بە عیبادەت بۆ ماحسەوە بە چاکە بۆمان دەنووسێت ئەی طبعا ئینسان کاتێکە ملتەزیمی شەرع بوو هەر ئیلتیزام بوونەکەی بە شەرعەوە تەواو یعنی تۆ نوێژ چ کاتێک نوێژە نوێژ هەندێک کات ڕێاضەیە هەندێک کاتیش نوێژە ئەنی هەندێک کات کە ئینسانێکە وەکو ڕێاضەیەک وایە وەکو وایە لە جاتیەوە چێ بۆ مزگەوت چوو بۆ قاعەیەک ئەو کاتێک کە ئەم نوێژە تەئسیری لەسەر ئەخلاقی نەبێت بۆ قورئانە فەرمێ چی ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنكر نوێژ ئەبێ بتگێڕێتەوە لە خراپە لە خراپە لەگەڵ خوادا لە خراپە لەگەڵ خەڵکدا ئەی ئەگەر کاتێک نوێژ ئەمە نەبوو هەر ڕێاضەیەکە وەکو چۆنە چیتە قاعەیەکەوە یاریەکەی بۆی ئەم ئەخلاقە زۆر گرنگە ئینسان يعني ئینسان بەردەوام هەوڵی بۆ بدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی خوای پەروەردگار اللهم إني أعوذ بك من منكرات الأخلاق اللهم إني أعوذ بك من منكرات الأخلاق پێغەمبەر صلی الله عليه وسلم خوایە پەنا ئەگرم بە تۆ لە ئەخلاق خراپەکان لە کاتێکدا قورئان فەرمووی چی ڕووی کردە پێغەمبەر فەرمووی وإنك لعلى خلق عظيم بەڵام ئەوەی فەرموو بۆی ئێمە چاوی لێ بکەین چاوی لێ بکەین وإنك لعلى خلق عظيم عائشە دایکی ئیمانداران فەرمیان پێغەمبەری خوا ئەخلاقی چۆن بوو لە ماڵە فەرمووی كان قرآنا يمشي على الأرض كان خلقه القرآن أخلاقي بيغمر قرآن بوا وقو قرآن يقوى بسر أجزاء قرأ بويا أخلاق أو اندق رنق بيغمبري خاص صلى الله عليه وسلم فرموي لروجي قيامته أثقل شيء في الميزان يعني قرص ترين شد لميزاني بنديا أخلاقه لفرمودي ترى بيغمبري خاص صلى الله عليه وسلم فرموي نزيكترين كستان لقيامة مجلسي لمنو وجيغاي دانشتني لمنو أحاسينكم أخلاق أخلاق جوانا كان بويا براستي إنسان كاتك أخلاقي جوان بو كاتك أخلاقي بسند بو كومل قال دستي أمينا مالا ولا دستي أمينا من دالا دستي أمينة تانا أجل كان دستي أمينا برعنا خوش كان ڕۆژێ هاوڵان هاتنە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تیانەی پێغەمبەری خوا ئافرەتێکەیە زۆر بە ڕۆژەوە بێت زۆر نوێژەکات زۆر عیبادەت دەکات بەڵام شتێکی زۆر بەسیتی هەیە ئاچۆن لە هامیشا باسییان کرد لە پەراوێزا باسییان کرد تیان لەگەڵەوەی عیبادەتی ئەون بەڵام شتێکی زۆر بەسیتی هەیە ئەویش ئەوەیە ئازاری دراوسەکانێتە أخلاق ونيا فرموي هي في النار فرموي ولا أقرأ أوان بوكو همشك بوكو براويزك باسيان كر يعني باسي شاكيان كر باسي الروجويان كر باسي عبادتيان كر كا أوان دزورة ولا مش هي بيغمبري خوا فرموي هي في النار داي باسي أفرتك كتير بكرة الحديث صحيح دعت وفرمي بيغمبري خوا كانت قليلة الصيام وقليلة الصلاة حنو يجكان يكا وبس فرزكان أقريش تيترناكا بلام لەگەڵ دراوسەیە باشە لەگەڵ دەوروبەریە باشە پێغەمبەری خوا فەرمووی هي في الجنة بۆ چونکە ئەخلاقی جوانە ئەخلاق ئەوەندە گرنگە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوو مەرجی داناوە بۆ شوکردنی ئافرەت دوو مەرجی داناوە مەرجێکیان تەواو ڕەبتە بە ئەخلاقەوە جای کردوتۆ لە دین تەماشاکە فەرمووی إذا جاءكم ممن ترضون دينه وخلقه فزوجوه ئەگەر کەسێک هاتە داوای کچەکەتان دینی تەواو بوو لەگەڵ ئەخلاقە ئێوە کچەکەتانی بەنێ ئێ باشە خۆ ئەخلاق لەناو دیناکەوە بێتەوە نیە بۆ پێغەمبەری خوا فەرمووی دینەوە خولوقەه بۆ ئەخلاقی جیا کردووە لە دین خۆرچی ئەخلاقی جوان هەیە لە دینێک لە دینەکانەوە سەرچاوی کردو بۆ ئەزانی بۆ دین پەیوەندی من و خوایە من تابعانی نوێژەکەم ئەم بەڕۆژوو ئەبم قورئانە خوێنم ئەوە بۆ بینی خۆم و خواوەم کردووە ئەی بۆ بینی خۆم و دراوسێکەم بۆ بینی خۆم و غەزورم بۆ بینی خۆم و خەسوم چیم کردووە ئەو ئەخلاق هەر کەسێک حتا بەیانی خەریکی شەو نوێژ بێتە پایەیەک لە مزگەوتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم ئەخلاقی جوان نەبوو نابێت کچی بێتێ زۆر باشە مامۆستا بینە سەر کۆمەلگای ئێستامان ینی ئەم ژیانی کە ئێستا تێدا دەژین بۆ دەبینین ینی بە ئاشکرا دەبینین کە بەها باڵاکان ئەخلاقە جوانەکان ڕەوشتە جوانەکان
کەمتر ڕنگدانەوەن هەیە لە کۆمەڵگادا ینی بە بەراورد بە ساڵانی ڕابردووتر کە دڵنیام خۆت باشتر دەزانیت و لەو سەردەمەدانایی ئێمە لەوانی مناڵ بووبین هەستان پێ نەکردێ ناگەنجی ماشەڵڵا بەڵام لە چاوی ئێمەیە بەنی ئێستا دەبینی ئەمانە کەمتر دەبینێت ینی هۆکار لەوانێت زۆر بێ بەڵام هۆکاری سەرەکی چیەکە بۆ شێوازێ من پێم وایە هۆکاری سەرەکی جارێ زۆربوونی خەڵکە کاتێک کە خەڵک زۆر بوو تاوانیش زۆرە بێت ئەو ئینکاری ناکرێت و پاشان پابند نەبوون بە دینەوە پابندەبوون بە ئەخلاقی جوانەوە لە 20 ساڵ پێش ئێستا 30 ساڵ پێش ئێستا خەڵوەتگەی پیری نەبوو بۆ ئەو کچ و کوڕا پێڵاوی دایکیان بە زوبانە لێسایەوە ئەوەنە ڕێزیان لێ مامۆستاگەر لەبەر شەرم و حیاکەش بۆ قەت لە ڕووینە ئاهاودایکی لە دەرەوە دابنێت ئێستا لە بەردەم مزگەوتەکەی خۆمان چوومەتە دەرەوە ئافرەتێک لە دەرەوە بۆتمە چیە کەوتی مناڵەکانم فڕیانداوە لەم شاری سلێمانیە لە مزگەوتەکەی خۆمە خۆ عالیمە لەم ساڵانی ڕابردوودا باشە دایکێک ئامادەیە بە تەنها خۆی دەدانە مناڵ پێ بگەێنێ دەدانە مناڵ ناتوان دایکە بەخزمەتکەن ئەمە پابند نەبوونە بە دینەوە بەداخەوە ئەمڕۆ خەڵک منداڵی خۆی فڕێدات کە بەڕاستی مناڵ کە چۆنەڵی ئەو میراتەیە کە ئینسان دوای خۆی بەجێهێڵێت ئەگەر خۆی تەعالە پێ بدە یعنی منداڵی خۆیەتی کاتێک کە کێشە لەگەڵ خێزانەکەات دێتە منداڵە کەس نەباوک بە خێوەکانە دایک بە خێوەکات ئیتر ئەیبەن لە شوێنی بێ سەرپەرشتان داێن دایک کە دەرگایەکی کە بەهشت لەژێر پێی دایکایە باوک کە دەرگای ناوەڕاستی باشتە پێغەمبەر فەرمێ بڕۆ خەڵوەتگەی پیری بڕۆ خەڵوەتگەی پیری چەند پیاوە ئافرەتیریە کوڕەکان قەفی سمێڵی ئامەندەیە لە دەرەوە قسەی زلەکات وەنەوشێکی پێوە سوڕێتەوە پشتێنێک ئامانەپانی بەستەوە خەڵک بیبینەڵێ بۆ سڵحی وڵاتێک ئۆکرانیایی بم کەچی دایک و باوکی لە خەڵوەتگەی پیری فڕەداوە کاکە ئەمە بەڕاستی نەبوونی ئەخلاقە واللهی ئینسان ئەبێ بە شێوازێک مامەڵە لەگەڵ خەڵکدا بکە کە خۆی پێی خۆش بێ ئەو مامەڵی لەگەڵا بکرێت من باوکم پێم خۆشە منداڵەکانم چۆن مامەڵەم لەگەڵا بکەنە بێ ئەو مامەڵە لەگەڵ باوکما بکەم ئەو مامەڵە لەگەڵ دایکما بکەم وانە چونکە من چۆن مامەڵم لەگەڵ دایک و باوکما کرد مناڵەکانیش ئەو مامەڵم لەگەڵاکەن ئەمڕۆ بۆ ئەم هەموو کارەساتە جەناب دەفەرمووی دروست بووە بۆ کابرا هیچ ئارامی نەما خذ العفو هیچ نەماوە وانە والكاظمين الغيظ والعافين عن الناس نەماوە لە سوورەتی آل عیمران بۆ یعنی کابرا خەزوری قسەیەکەکە هەڵەچ ئامادەی فیشێکی پێ بنە ئەزان نێسە مۆدیێلی ئەوەیەکە خەست و زاوا بکوژە و زاوا خەزور بکوژێت ڕاستیە هەنی کارەساتە هەر دیجیتال میدیاکەیتەوە وەڵا خەزورێ چوە سەر زاوای زاوە چوە کاکە لە شریعەتی ئیسلامدا لە شریعەتی پیرۆزی ئیسلامدا جگە لە باوکم دوو کەس حکمی باوکی هەیە لە ڕێزە باوکم ئەو باوکە ڕێزی تایبەتی خۆی ئیسلام بووی داناوە دوو کەس لە شریعەتی ئیسلامدا وەکو باوکە بێ ڕێزیان لێ بگیرێ الذي علمني والذي صهرني ئەو کەسەی کە منی فێر کردو من مامۆستای من بووە و ئەو کەسەشی کە ژنی داوە بە من کاکە کچێکی پەروەردە کردو 20 ساڵ 25 ساڵ کەمتر زیاتر دوای پێشکەشی منی کردووە بەشێک لە خوێنی خۆی پێداوم بەشێک لە جگەری خۆی پێداوم وانە بەشێک لە دڵی خۆی پێداوم یعنی معقولە من هەتاوەکو خێزانەکەیان پێداوم 1000 جار چوومە خەڵکم بردو ئێستا کچەکە لەسەر لە ڕوکنی کۆڵانەکە ژێ هەڵم و ئەڵێ مەرکاتیات منوکەیەکت بۆ کەمەرە خوارەوە توخوامە ئەخلاقی یاری مزگەوتە توخوامە ڕەوشتە لەگەڵ غەزوورە توخوامە ڕەوشتە لەگەڵ باوکو دایکە کاکە باوکو دایک غەزوور و خەسوو باوکو دایکن تۆ دەستێژت لە خەسوت ناشکێت تۆش دەستێژ لە غەزوورە ناشکێت دەستێژتان ناشکێ هەنی باوکو دایکە تەواو باوکو دایکتن یعنی ئینسان چۆن دایکی خۆی لێ حرامە بە ئەبەدی خەسووشی لێ حرامە بە ئەبەدی ئەگەر خێزانەکەشی بمرێت ئێمە یعنی چی؟ یعنی دایکە یعنی معقولە ئینسان تحملی سەبری قسەیەکی خەسووی نەبێ تحملی قسەی غەزووری نەبێ کەوکو باوکو دایکی وایە بەڕاستی بۆیە بەڕێزان ئەمڕۆ کۆمەلگای ئێمە ماڵەکانی ئێمە لە هەموو کات پێویستیان زیاترە بەوەی کە بە
بەها باڵاکانە بچنەوە مامۆستا چۆن هاین ڕەنگە و پرسیاری زۆری نەمان بێ چۆن ینی جاران دڵێکمان بۆ خۆش بوو لە پەروەردەیە گرنگی بۆ بابەتان دەدرا بەڵام ئێستا خۆی ئەوانە جیل پرسیارەکە منداڵێک دەنێریتە قوتابخانە ئەوەی فێری نابێ پەروەردەکەی و دواتر هەرچەندێکەکەی ئەم منداڵە بە لاڕێکدا دەڕوە من ڕوو لە باوکو دایکانەکەم بەڕاستی ئەبێ وا حسێب نەکەن کە قوتابخانە تەواو قوتابخانە بۆ شتێکی ڕۆتینی بۆتە شتێک تەنها بۆ دەرەجەیە ئەبێ مناڵەکانمان ئەمڕۆ سوپاس بخوا لەم هەرێمی کوردستانە هەزارەها بنکەی فێربوونی قورئانەیە ئەوە سنتەری حکمە هەیە لە هەموو شوێنێکی ئەم کوردستانە بنکەیانەیە وەنیە یانی ئەم باوکو و دایکە ئامادە بوونە هەموو مانگێک 100 دانە هەزار بدەنە تەکسی بۆ مناڵەکەی بینێن بۆ قوتابخانە دێوەرە ئەم هاوینە قوتابخانە داخراوە 50,000 بدە بینێرە بۆ خوێندن بینێرە بۆ ناوەندێکی پەروەردەی کاکە با مناڵە دەست نەچێ ئەم منداڵە تا منداڵەشت ئەچێ بەگوێیە بەیانی کە گەورە بوو دار بە بچووکێ بێ بە گۆچان خۆزان چییە؟ گۆچان تا بچووکا بێ بە گۆچان کە گەورە بوو بە دارێکی ئەستۆ نابێ بە گۆچان نابێ ئەشکێت یعنی تو ئەم کچە لێگەڕێی ناڵی لە چک بکە حتا گەورە بێت کە گەورە بوو نایکات وەنیە بۆ قورئانە فەرمەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم مناڵەکانتان لە 7 ساڵیەوە فێری نوێژیان بکەن بۆی ڕای بێنی تەدریب وەنیە بۆ ئەڵێ لە 10 ساڵیە کوڕ و کچەکان لە یەک جیاکەنەوە کوڕ و کچ جیاکەن و با لە یەک ژوورە نەخەون ئەخلاقە بۆچی ئەگەر تەماشاکەین قورئانە فەرمەیە وأمر أهلك بالصلاة واصطبر عليها فەرمێ بە ماڵ و منداڵت بڵێن نوێژ بکە سەبریشان لەسەر بگرە باسەکە باسی نوێژە بۆ لێ سەبرە تا نەبیتە باوک و یان دایک نازانیت مناڵی وایە 10 جاربانەکەی هەڵاستێ بۆ نوێژەکەی وایە ئەمە بەردەوام دووبارە بێتەوە زۆر ڕاستە مامۆستا ئەمە وەستەبیر عەلەیها سەبری لەسەر نەگری ئەتوانیت بۆی قورئان زۆر جوانی فەرموو وأمر أهلك بالصلاة واصطبر عليها سەبر بگرە لەسەری ئەگەر 1000 جاریش بێت زۆر باش مامۆستا دەبێ بزانم بۆچی بابەتەکەمان ئەگەر نەبێتە سیاسیش بەڵام هەر پەیوەندی بە کۆمەلگا و خوڕەوشتی جوانەوە هەیە بۆ حکومڕانی ئەم وڵاتە زیاتر کارەسانی دەکات بۆ بەدڕەوشتی بۆ نمونە خانمێک لەسەر شەقامێک پێوێت سەما بکات و بەچلێکی زۆر سفورەوە زۆر ئاسانکەری زۆر جەلانە حیمایەتیشی بکەن ینی بۆی دائەنێت ئەمە بەڵام چەند منداڵێک مامۆستایەکی ینی لە مزگەوتێکە کۆیان بکات و قورئانەوە خێنێک سەر ئێن بەسەر یا و ناهێڵن ئەمە بکات ئەمە بۆچی ئەنجام دەدرێت ئاینەکەش ناگەر کارێکی جوان بکەی کەس پشگیریت ناکات ینی دەبێ بزانم ئەوان چی قازانجەکەن لەمە یعنی من زۆر جار بڕاوکە کەسانێکی زۆر ڕوو لە دینیش نین زۆر جار بۆیان باسکردن دەڵێ زۆر مەمنونی حیزبی ئیسلامیەکانی ڕێکخراوی ئیسلامیەکانی کە خوشک و دایکەکانمان ڕەوشتێکی جوانیان هەیە ینی ئاگاداری کۆمەڵێشتن یا میدیاکانیان دەبێ بزانم ئەوان دەیانوێت چ پەیامێک بگێنن بە کۆمەڵگایان یاخود دەیانەوێت پیشانی بدەن کە ئێمە پێشکەوتوین تۆ دۆمینەت کردووە؟ وەڵاهی کردوومە زوو دۆمینەت کردووە ئەسش حرام نی ئینشاءڵڵا پولی دۆمینەت بینیوە لە خۆیەوە بجوڵێ؟ ئەنی پولێکی دۆمینە دابنی لە خۆیەوە بجوڵێت؟ بەڵێ تۆ هی نەبێت نانە حرەکەت داینەی خۆی ڕات خۆتە بێداینیت بەڕێزان ئەمانە پولی دۆمینەن ئەمانە داشی دامن ئەمانە خۆیان ناجوڵێن ئەمان ئەیان جوڵێن ئەمە حقیقەتێکا بێ هەموو مسلمانە بیزانێت لە کاتی انتخابەتا بیری کەوێتەوە ئەمانە داشی دامن خەڵکێک ئەیان جوڵێنێت خۆیان بەدەستی خۆیان نین شتەکانەکەن ئەینا خۆیان پێیان ناخۆش خۆی ئەم واقعی سەر ڕوویداوە خۆیان پێیان ناخۆشە خەڵک دێتە سەر جادا خەڵک ئەیان ڕوودایک و خێزانی خۆیان دەکەێت مەبەستم ئەوانە بۆیە بەڕاستی ئەمانە ئەم کارە ئەوەندە لەسەر واکرێ بە دەسەڵاتی خۆیشانی وانەکەن لەوێ نابن ئەمە یەک دوو ئەگەر عەقڵیان هەبێت ئەم کار بەدەستانە کاکە ئەگەر ئەم خەڵکە ئەخلاقێکی جوانی هەبێ پەروەردەیەکی جوانی هەبێ ئەم دەست بە دەستنوێژە دیفاع لە وڵاتەکەات ئەمانە دیفاع لە وڵاتەکەن یعنی ئەگەر مزگەوتەکەی من پڕ بێ محکەمەکەی ئەوان چۆڵە بێت وانە ئەگەر مزگەوتەکەی من چۆڵ بێ محکەمەی ئەوان پڕە بێت یعنی حقیقەتێکە کاکە مزگەوتەکەی مە پڕ بێت قبوڵی ناکەین و زوڵم وانە مەبەستەکەم چییە کەمترین کارەسات لە مزگەوتەکان و دەرەچێت بەڕاستی
کەمترین ڕێژەی کوشتن و بڕین لە ئالی دەستێژ و دەرناچێت بۆیە ئەم کار بەدەستانی ئەمڕۆ کە من پێم وایە بەشێکی زۆری ئەم واقعی کە ڕۆدا ئەم هەموو کوشتن و بڕینە کە ڕۆدا سیاسیە یعنی دەسەڵات لە پشتیوێتی هەر کاتێک دار لار بوو بەخوا چاوەڕەمە کە سێبەرەکەی ڕێک بێت دار کە لار بوو سێبەرەکەشی لارە حقیقەتیانە ئەمانیش بەڕاستی خەڵکانێکیانێ ئاوا بێت خەڵکانێکیانەوە فەوزا بنێتەوە خەڵک بکوژێت ئاگایانە دزی و حساباتی ئەوان نەبێ بەڕاستی خەڵک نەپەرژێتە سەر خەڵکە مناڵی مەسئولێکم بەرێ کوژ نابێت مناڵی مەسئولێکم بینی پێ بڵێ دامی کردبێ وانە مناڵی مەسئولێکم پێ بڵێ کە ڕۆژە لە ڕۆژان لە محکەمە بوو بێ کەیسێکی دەستەر هەنایەتە ناو خەڵکە تا کەیسی لەسەر بێ کاکە وانە خەڵکە نایان بینێ نازانین لە چ قوتابخانەیەکن نازانین لە چ وڵاتێک ئەژین نازانی جنسی کوێیان هەیە نازانی چۆن ئەژین کەس نایان بینێ بەڕاستی حاریەکەی کردێتە سەر گردێکە بڕۆ بەخێراتی بۆیە بەڕاستی ئینسانی بڕوادار لەو بابەتە گەڕێکە حکومڕان چیەکە من ئیسلام داوای لێ کردوم ئەخلاقم جوان بێت ئیسلام داوای لێ کردوم لەگەڵ دراوسەیە چاک بم لەگەڵ دایکات چاک بم لەگەڵ باوکات چاک بم لەگەڵ ماڵ و منداڵمان چاک بم لەگەڵ ئەو کەسەی کە هەڵسوکەوتەکەم من ئیسلام داوای لێ کردوم من ئاوا چاکە بم من مامەڵە بە شێوازێکەکەم ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم ئەمە قورئانە فەرمێ یعنی کاتی ئەخلاق جوان بوو لەگەڵ کەسێکی نەیاری خۆیشتا باوەڕکە ئەوە گۆڕێت بۆ ئیسلام بڵێ ئەفشوا السلام بینەکم کاکە حەز هەزار ڕقت لە من بێ کە سەلامم لێ کردی وەکو سەهۆڵ ئەو ڕقت ئەتوێتە دەتڵاوە نییە بۆیە بەڕاستی هەموو بابەتە شەرعیەکان بۆ ئەوەیە کە ئینسان بتوانێت مامەڵەیەکی جوان لەگەڵ هەموو دروستکراوەکانی خوادا بکات پێغەمبەر بۆ بەڕەحمەت هاتووە ئێوەمەدەکەشی بێ ڕەحمەت بێکاک وما أرسلناك إلا رحمة للعالمين يخو بۆ پێغەمبەر بەس ڕەحمەت نەبوو بۆ موسڵمان کاک یخۆ نابێ من تووشە ڕەحمەت بن بۆ موسڵمان ئەبێ ڕەحمەت بن بۆ ژینگە ئەبێ ڕەحمەت بن بۆ دار و بەرد ئەبێ ڕەحمەت بن بۆ کانیاوەکان ئەبێ ڕەحمەت بن بۆ ئاژەڵان ئەبێ ڕەحمەت بن بۆ هەرچی دروستکراوێکی خوایە ئەبێ بەڕەحم بین بۆیان کاک ئەو کاتە ئێمە لەسەر ڕێڕەوی پێغەمبەر ڕۆشتین صلی الله عليه وسلم ئەی ئینسانێک لە هیچ ئەخلاقێکی لە ئەخلاقی پێغەمبەر نەچێت خوا پەنامان بە هیچ نە لەگەڵ نە مامەڵی لەگەڵ خێزانیدا نە مامەڵی لەگەڵ کچدا نە مامەڵی لەگەڵ کوڕدا نە مامەڵی لەگەڵ کۆمەلگادا نە مامەڵی لەگەڵ موسڵماندا نە مامەڵی لەگەڵ کافردا ئەیتر بەچی موسڵمانە کاک ئەمڕۆ باوەڕ بکە ئینسانی مسلمان بۆ خۆی ئەوەی کە لە ناخی خۆیادی بیخاتە تەرازوی شەرع واستەکە ئەمە ئەوە نییە کە پێغەمبەر کردوێتی ئەمە ئەوە نییە یعنی من پێم خۆشە دین بەو شێوازە بکە من ئەمەوێت یعنی ئێستا گەر جەنابەت دراوسێکی مەسیحی دەبێ بیستە ماڵەکەی لاوە هەموو گەڕەکە گاڵتەت پێ بکە وە نییە لاوەچە گەڕەکە گاڵتەت پێ بکە کاکە یەکاکە خۆ ئەمە پێغەمبەر چۆتە ماڵی غەیری موسڵمانش وە نییە یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەدی بۆ ناردوون شتی پێداون مسلمانیش نەبوونە ئەم ئەخلاقە جوانەی پێغەمبەر بۆ صلی الله عليه وسلم بۆیە وای لە کۆمەلگاشی بەڵێ تۆ بڕۆ دیراسەیەکی ئەو کەسانە بکە لە سەردەمی پێغەمبەرە مسلمان بوون ئەو کەسانە کە ئەگەر بە ڕۆژ لی دیتەوە یعنی ڕۆژانە نزیکەی 300 کەس لە سەردەمی پێغەمبەرە مسلمان بووە ئەگەر بە ڕۆژ لێکی دیت و تقریبا پاشان تەماشاکە پێغەمبەری خۆ ئەوەندەی بە ئەخلاق جوانی خەڵکی بان کردو بۆ ئیسلامەوەندە بە داوا خەڵکی بان نەکردو ئەو حەقیقەتە ئەوە حەقیقەت ئاهلی بەدر کە زانیوانە پێغەمبەر مامەڵی چۆنە لەگەڵانە کە ئەسیر بوونە مسلمان بوونە کابراتەوە بۆ شەهیدکردنی پێغەمبەری خوا مامەڵی پێغەمبەری خوای بینیوە مسلمان بووە وەنیە یعنی ئەم هەموو وەفدادۆ بەلای پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم پێغەمبەریان بینیوە چەند میهرەبانە مسلمان بوونە بۆیە ئەم ئەخلاق جوانیە ئەم ڕەوش جوانیە وای کردووە بەشێکی زۆری سەرئەرز بۆ بەهۆی تاجیرەکانەوە بێتە مسلمان وەنیە
ئەمە ئەم ڕۆژەڵاتی کوردستانی خۆمان و ئەم وڵاتان هەندێکی بە جەنگ مسلمان بوون هەندێکی ئەگەر نابڕە تەماشای مالیزیا و ئەو وڵاتانە بکە لە ڕێی تاجیرەکانەوە کاکە بە ئەخلاق جوانی مامەڵە جوانی کابرا ئیسلامی پێگەیشتووە ینی بەو شێوازە بۆیە ئەخلاق زۆر جوانە بۆ کۆمەلگا ئینسان ئەگەر بێوێت تەرازوی حەسەناتی قورس بێ لە قیامەتدا بە ئەخلاقی جوان کات. مامۆستاگیان دەست خۆش بێ و دەرفەتمان نەما زۆر سپاس بۆ مامۆستا شاخەوان سیامان سۆڕی مامۆستای ئاینی زۆر بەخێر مامۆستاییان. ئەزیزان هاتی ناوکۆتایی بەرنامەی ئەمڕۆ هیوادارین سەردەم تەوەرە و بابەتەکان جێی سوود و ڕەزامەندی ئێوە بێ و سوودی تاڵتان لە بابەتەکان بینی بێ هەر شاد و ئاسوودە بن خواتان لەگەڵ. هیواداری هەمومان خوڕەوشتێکی جوانمان هەبێت تاوەکو سوود بە کۆمەلگا و بە خۆمان بگەینین تا بەرنامێکی دیکە بە خواتان دەستبێرین خواتان لەگەڵ.